بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ لە خزمەتتان داین لەم کاتژمێرە و لە کاتژمێری داهاتووش بۆ قسەکردن لەسەر پرسی گەمارۆی دەریایی ئەمریکا ئایا هیچ لێکەوتێکی دەبێت لەسەر ئێران کە کەوتوتە بواری جێبەجێکردنەوە و لە بەرامبەردا ئەمڕۆ بارگەی خاتەم الئەنبیا هەڕەشێوەی کردووە کە بڵین کەندا و دەریای عومان و هەروەها گەروی بابلمەندە بوو دەریای سووریشدا دەخەن ئەگەر ئەم گەمارۆی بەردەوام بێت ئەم گەمارۆیەکو چەکێک بڵین بۆ کارتێکی فشار بۆ دانوستانەکان بەکاردێت یاخود بەرەو بارگژی زیاتر دەڕۆن وەخسە لەسەر سەردانی سوپاسەلاری پاکستانیش دەکەین کە ئەمڕۆ سەردانی تارانی کردووە چی بە دوای خۆی دادێت و بە هەمان شێوە سەرۆکوەزیرانی پاکستان سەردانی سعودیەی کردو و سەردانی چەند وڵاتێکی دیکە دەکات ئایا گەری دێشکردنەوەی ماوەی ئاگربەستەیە یاخود ئەگەری هەیە جارێکی بێکەوە دابنیشتنەوە سەر ئاگربەستی لوبنانیشەیە کە باز دەوڵەتێکە کە ئیدارەی ئەمریکا فشاری کردووە لە ئیسرائیل بۆی کە هێرشەکانی بۆ سەر لوبنان ڕابگرێ و گفتوگۆی ڕاستەوخۆی نێوان حکوومەتی لوبنان و ئیسرائیلیش ڕوویدا لە سەرم پرسانەش قسە دەکەین لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر فاروق محەممەد و مامۆستا وشار عومەر عەلی وەکاک هاتووان عومەر بەخێربێن سوپاسی ئامادەبوونتان دەکەین سوپاسەکەین کاکتۆر لە جەنابتەوە دەست پێ بکەم سەرنجی بەڕێز بزانم لەسەر و گەمارۆ دەریاییە کە دوو ڕۆژە دەستی پێ کردووە دوایەوەی کە ئێران بڵێن گەر و هورمزی داخستوو ئێستا ئەمریکا گەمارۆی دەریایی خستۆتە سەر ئێران لێکەوتەی چی دەبێ ئایا بەرەو بارگژی یاخود فشارێکە بۆ کارتی دانوستان لێکەوتەی لەسەر ئێران چی دەبێ؟ بەڵێ بەناوی خوای گەورەی میهرەبان سوپاس بۆ جەنابتان و بۆ برانی بەڕێز و سڵاو لە بینێران دیارە ئەم گەمارۆ ئابووری کە ئەمریکا خستوویە سەر ئەو گەمارۆی کە ئێران لەسەر هورمزی داناوە واتە توانین بڵین ئەمریکا دەوێت بە هەمان چەشی کە ئێرانەکان بەکارهێنا بە هەمان چەک لە ئێرانەکان بدا بێگومان ئەمە کاریگەری گەورەی لەسەر ئێران و ئابووری ئێران دەبێت بۆ مانایی کە زۆربەی کەرتی بازرگانی نەوت و سوتەمەنی ئێران لە ڕێی بەندەرەکانەوە لە ڕێی دەریاوە بۆ وڵاتان دەنێریە ئەگەر چی ئێران لە ڕابردوودا دەست و پەنجەی لەگەڵ گەمارۆکان دەرم کردووە بەردەوام لە ژێر گەمارۆی وڵاتان و ئەمریکا بە تایبەتی دابووە بەڵام مانای ئەوە نییە کە ئەم گەمارۆنە لەسەری کاریگەری نابێت چونکە ئێران لەم کاتەدا لە هەم کات زیاتر پێویستی بە ئەوەیە کە ئابوورەکەی ببوژێتەوە بە تایبەتی دوای ئەو زەر و زیانی کە بەری کەوتووە کە وتێبێژی حکوومەتی ئێران دەڵێ 270 میلیارد دلار زیانەکان بەوەندا مەزەنداکرێت خەمڵانێکی بڵین کۆتاییش نییە چونکە ئێران ڕێگەی تری بازرگانی هەیە لە ڕێی وشکانیەوە بەڵام لە سا 10 بۆ 15 هەناردەکردنی لە ڕێی ئەو کەناڵە وشکانی و ڕێگە وشکانیانەوەیە بۆیە زۆربەی لە ڕێی سنووری لە هەژ وڵاتی تر هەیە وەکو لە ڕووی وشکانیەوە بەڵێ سنووری وشکانی لەگەڵ 7 وڵاتە هەیە جگەل لە سەر کەندا و جگەل لە قەزوێن بۆیە ئەمانە ینی بەشێ لە بازرگانێکی لە ڕێی وڵاتانەوە ئەنجامەدەوە بەشی لە سوتەمەنەکەشی لە ڕێی وڵاتان لە ڕێی تەنکەر و لە ڕێی شەمەدەفەر و ئەوانەوە بابلین دەنێرێتە دەرەوە بەڵام بێگومان لە ڕێی دەریاوە شادەماری ئابووریەوە ئەوە ڕێگەی دەریایش ئاسانترین و کەمترین تێچووی هەیە بۆ بەڵام وەکو بڵین مادەی خۆراکیەوەنە کاریگەری لە سەریران چکە وڵاتێکی بەرەمێن بڵین لە ڕووی خۆراک و پێویستە سەرەتاییەکان زیاتر یاخود بڵین هەناردەی شتی خۆیەتی بۆ دەرەوە نەوت و غازەکەی وڵاتێکە بەگشتی پشتی بەخۆی بەسەران لە پیشەسازیشە جگەلەوەی کە ئێران وڵاتێکە لە ڕووی جوگرافیا وڵاتێکی با بڵین پانوبەرینە و زۆرترین هێڵی پانی پیاتی پڕ لەگەڵ هێڵی بڵین درێژیە ئەمە کرد کە ئاوهەوای جیاوازی هەبێ بۆیە لە ڕووی پێداویستی خۆراکیەوە ئێران پشتی بەخۆی بەستووە لەو ڕۆی کێشەی نییە بەڵام لە ڕووی ئەوەی کە سەرچاوی داهات و ئابوووریەکەی بێگومان کە ئەو لەسەر کەرتی نەوتەوە نەوتیش لە سا نزیکەوەتی لە ڕێی با بڵین دەریاوە هەناردەکە ئەوە بێگومان لە ڕۆ کارگەی لەسەری دەبێت بەڵام ئەتوانین بڵین کە ئێرانەکان بە تەبعی خۆیان پشوو درێژن و لێرەدا گرە و لەسەر کار دەکەن چونکە ئەگەر چی ئەم گەمارۆی کاریگەری لەسەر ئێران هەیە بەڵام بێگومان کاریگەری گەورەشی لەسەر وڵاتانی جیهان هەیە لەسەر ئەوروپا لەسەر ناوخۆی ئەمریکا چونکە نرخی سوتەمەنی گران بووە و لەسەر چین کاریگەری هەیە چونکە ئێستا چینش هاتوۆتە سەر خەتکە ئێوێ کۆتایی بەم گەمارۆی بێنێ بەس دەتوانەوە جێبەجێ بکەن کە وتیان کەنداوی بڵین کەنداوی فارس یاخود بڵین عەرەبی دادەخەن ئەگەر ئەمە بەردەوام بێ دەریای عومان
بەمان شێوە گەروی باب المەندەب کە دەریای لە ڕێی بڵێن دەریای سوورەوە دەبەستێتەوە بە بڵین دەریای سپی ناوەڕاست وڵاتانی ئەوروپا هەر دەتوانن ئەمە بکەن لە ڕابردووە ئەو هەڕەشیان کرد و ئەم ڕۆژە هەڕەشیان دووبارە کردەوە کە ئەوان ئەو کاتەگەر بەم شوێ بەردەوام بێ پەنابن بۆ ئەوەی کە گەری بابلمەندەبیش دابخنواتە بازگانی لە دەریای سووریش دابخەن بەڵام ئەمە ینی جۆرە لە جۆرەکانی باڵین خستنەڕووی کارتەکانە یاخود هەڕەشەکردنە بە کارتەکان بۆیە لە حاڵەتی ئێستاە ئەو لەوێت بۆ ئەوەیە کە هەردوو لە هەوڵ بدەن بگەن بەڕێکەوتن بە تایبەتی کە ئێستا جەنابیشت باسێکی کە سەر ئەرکانی پاکستان هاتووە بۆ تاران بۆ ئێران و بە پرۆژەی بە ئەخڵێن بە پێشنیازی نوێەوە هاتووە و بەپێی هەواڵەشی ماڵپەری ئەکسیس کە چەند ساعتێ بن لێسا بڵایگرێت کە دانوستانەکان بەرەو پێشوونیان بەخۆبینیەوە بۆ ئەتوانین بڵێن لە ئێستا زیاتر فشارکردنە و با بڵێن هەڕەشەکردنە لە یەکتر بۆی کە یەکتر بێن نەژێر باری ڕێکەوتنێک ئەگەر لە دوای ئەوەی کە ئەگەر نەگەم بە ڕێکەوتن بێگومان ئەو کاتە پەنابوو و کارتانی دیکە دەبن. سوپاس دەکەم مامۆستا ئەوشەر جەنابیشت بەخێر بێ سەرنجی بەڕێش بزان بەسەر ئەو گەمارەوەی دەریایەوە بە تایبەت کاریگەری لەسەر چین ئەمڕۆ دۆناڵد ترامپ باسی لەوە کردبوو کە نامەی بۆ چین ناردووە بۆی چەک بۆ ئێران نەنێرێ و دەیگوم منش گەروی هۆنووس بە بەردەوامی دەکەمەوە بۆ هەمیشەی و ئەوەش چینەکان پێ دڵخۆشن. پێ دوای ئێستا بە تەواوەتی گەمارۆکە جێبەجێکرابێ ئەو 1,800,000 نەوتی ئێرانی بۆ چین نەڕوە ڕاستەکە ئاسان نییە بزانین بە وردیەوە چی ڕەوەدا چووکە ئێمە بێ زۆر وریابین لەوەی کە لە جەنگا بەشێک لە شەڕەکە شەڕی سایکۆلۆژی هەواڵی ناڕاش زۆر چیرۆکی جیاواسی ئەمریکا دڵ بە تەواوی داماخست و ئێران دڵ بە تەواوەتی نییە بەڵێ گەمارۆیەکە بەڵێ جا خۆی هیچ کاریگەری هەیە زەنی ئێمە هەتاکو ئەم بڕیاری دۆناڵد ترامپیش ئێران لە پێگەیەکی زۆر بەهێزە پێشەوەی ترامپ وەکو بێرهێنانەوەیەک ئەو هەڕەشەیە بکە بڵێ من شارە سنتیێران لە ناوە بەم من لێرە شەوی پێشەوە بوویان دوو ڕۆژ پێشەوە بۆ ئەو وتمتر ئێران لێرە ئابێ خۆی هورمز بکاتەوە ببێن ڕام نەگۆڕاوە چونکە ئەو کارتە ئەگەر ئەو کاتە بیکردایە هەتا ئێستش بیکاتەوە ببێ مەرج هەر هەموو دەقەیە توانی پەنای بۆ بەرێتەوە نەکەوەی بیسەپێنن بەسەریە چکە جوڵەکان زیاتر بۆ بۆی بیسەپێنن بەسەریە هەر ئەوەشی کە بارگەی خاتم بیا هەڕەشاکە بەڵگەی ئەوەیە کاریگەری لەسەر ئێرانداناوە و کاریگەریکەشی گەورەیە ئاسان نییە بەتایبەت لە ماوە درێژە ئەوەی کە پەیوەندی بە چینەوە هەیە دۆناڵد ترامپ ئەودا سەردانی هەبوو دوای خستوە تا ئێستا ڕۆژەکەی دیاری نەکراوە بوو ئەو سەردانە لە ئێستا بڕۆشتاوە بشگڕایەتەوە ئەوێ بەدەستی پڕەوە بڕات شەڕەکە تۆ لەخکی ئالۆس کرد بۆیە ئەوێت لە ئێستەوە بە چینەکان بڵێت من کە هورمز بکەمەوە لەبەر ئێوەیە بەس چینەکان زەنی هاوسەنگی هێزەکە گۆڕاوە بڕوا بەوە ناکەن چکە بیریان ناچێتەوە دۆناڵد ترامپ چنگێکی بازرگانی لەگەڵ کردن و تەنها کاتێک وەستاندی کە چین بڕیاریشی یا دەوڵەتی چین ئەو مادانەی دەگمەنن یانەڵێت مادە زەمینیە دەگمەنیەکان گرتیەوە کە 1970 ئەمریکا پشت بەوە ئابستێت بۆ هەموو تەکنۆلۆژیە سەربازیەکانی بۆیە هاوسەنگیەکە گۆڕاوە دۆناڵد ترامپ ئەوێت ئەمە شێوازی کارکردنی دۆناڵد ترامپە ئەڵێ منم شتاکەم لەبەر فڵان وڵات پێی وایە ئەو وڵاتە نەرمی ئەنوێنێت بۆ چونکە من پێشتر باسم کردووە پێی وایە پەیوەندی باشی خۆی لەگەڵ سەرکردەکان یەکسانە بە پەیوەندی باش بۆ ئەمریکا کە ئەمە دەرکەوت ئێستا بۆ نمونە لەگەڵ سەرۆکوەزیرانی بریتانیا لە شەڕایە لەگەڵ سەرۆکوەزیرانی ئیتالیا لە شەڕایە لەگەڵ ئیسپانیا لە شەڕایە ئەمەیان هەمویان پەیوەندی باشیان هەبووە پێشتری بەڵێ هەمویان پەیوەندی باشیان هەبووە لەگەڵی بەڵام لەبەر یەک هەڵوێست پەیوەندێکە تێکەیاتەوە ئەموو ئێستا لە بریتانیا هەڕەشا کاڵێ من ئەو ڕێکەوتنە بازرگانی هەشمانە هەڵێوەشێنمەوە بۆیە ئەنی کە دوێ سەرگەری بکە لە نەوتی چینی کە ئێران لە ئێران دەیکڕێ دەتوانێت ئەوە زانی ئەو پرۆسی نەوت نردنوشتە زۆر ئاڵۆزە چونکە من دوو خاڵین باس کرد کە ئەم نەوتە پێشوەختە ئەفرۆشتێ و کشتەکانی زۆر جاری ئێران خۆی نین بەڵام ئەو نەوتە زۆر جار لە دەریایە ئەگوازرێتەوە لە کەشتێک و بۆ کەشتێکی تر ئێستەیەکێک لەو هینانی بەکاریان هێناوە کەشتی هەیە چەندین ساڵ پێش ئێستا لە کار کەوتووە لە ناو براوە ئەچن ناوی ئەو کەشتی و ڕقەمی ئەو کەشتێ بەکارێن کە وجودی نیشتێکە وەهمە لەبەرەوە پرۆسێکی زۆر ئاڵۆزە بەڵام ئەوەی کە کاریگەری هەبوو لەسەر ئێران بێگومان کاریگە بۆیە هەڕەشەکە ئەڵێ من ڕێگە نادەم و من ئەگەر بیرە بێ بەرنامە پێشوتم وتم ئەگەر ئێران بزانێت بۆ ئەو
کاریگەرە بێت ڕێگە نادا هیچ شتێک بڕات دوو کەشتی بتەقێنێتەوە دۆخەکە وەکو پێشوی لێتەوە ئەو کاتە بابولمەندەبیش کاریگەری زۆری هەیە 100% و ئەوەی کە سیاسەتی سعودی گۆڕیوە و تا ڕادێک ئیمارات چی گۆڕیەوە ئەو بابەتەیە چونکە بابولمەندە بیانی بەڵێ سیاسەتی سعودی گۆڕی لەم جەنگە مابەسە سعودیەکان دوای دەرکەوت لە پشتە و توانە با ببێت جەنگەکە بەس ئێمە لە بەردەم ڕای گشتی ئاڵێن با نەبێ بۆی نەکرینە هەدەف کە کرانە ئامانج وە زیانی زۆریان پێگەشت بێگومان بە ترەمپیان وت مەوەستە طبعاً ئەمریکا ئێمە ئێڵێین لە ناو ئەمریکا و لە دەستگاکانی ڕاگەیاندنی ئەمریکا دەستگای باوەڕپێکرا و گرنگی گەورەیە بڵاوبۆتەوە ئێستا تەنها ڕێگەیەک کە هەبێ بۆ سعودی و ئیمارات و بەشێک لە وڵاتانە ئەو بۆرەیەکە تەقینرایە و چاکراوەتەوە نزیکەی 6 بۆ 7 ملیۆن بەرمیل لێوەی ئەڕوات تا ڕادەیەک ئەوە بۆ سعودیە شوێنی گرتووەتەوە هەرچەنە نەوتکەمەنێری بەڵام لە بەرەوەی نرخی نەوت بەرزە ئەو داهاتی پێشووی دەسەکەوێتەوە ئەگەر لێوە کێشە دروست ببێت بۆ وڵاتانی کەندا و بەڕاستی کارەساتە بێ بەس وەکو چین چەک بۆ ئێران دەنێت چکان ترامپ دەڵێ ڕەزامەند نیمەرگتو کە چەکیان بۆ نەنێری و پێیان نەفرۆشتی من پێم وایە ئەو شتە ترەمپ خۆی درستی کردو ینی ترەمپ زۆر جار شتێک ئەڵێکەوانیە سە بۆ نمونە دوێنێ لەگەڵ ڕۆژنامەنووسێک قسەی کردووە نیویۆرک پۆست کە وەزعەکە باشە و چی و ئەمانە دوای ساعتی تەلەفۆنی بۆ کاتە خۆی ئەڵێ مێرە و لە پاکستان ڕەنگە لەم دوو ڕۆژە شتێک ڕووبە ینی چکە بەڵێ نیویۆرک ئەو خۆی نووسوێتی لە نیویۆرک پۆست ڕۆژنامەنووس ئەزانین دۆناڵد ترەمپ سەیری استراتیژیەکەی کشوانە لە بزنسی شاوا بووە لە سیاسەتەوە 2016 بیری تۆ هەموو بینەران هێنمەوە باشە کاندیدێکی بەهێز نەبوو خەڵکێکی زۆر گریان لەسەر جێبوش بوو لەسەر ئەم مارکۆ ڕۆبیۆ بوو لەسەر تێد کروز بوو بەچی دەسی پێکرد بە هێرش ینی ئەمەندەشتی زۆر نابەجێ ئەوت لەسەر ئەوەی کە کۆچەکرێ ئەو کۆچبەرانی کە لەوێن لەسەر ڕۆژنامەنووس لەسەر ئەمە شتی مشتومڕاوی پێڵێن کارێکی کرده بوو هەموو کەناڵەکان بەردەوام شتەکانی ئەو بگوازنەوە بۆ چکە کەناڵەکانی ئەمریکا بە دوای بینەرەوەن داهات لە بینەرایە باشە ئێستا بەراورد بۆ خولەی پێشوو CNN و MSNBC کە ئێستا MS ناو کۆمەڵی کەناڵ ئەمە ناگوازنەوەکو پێویست یعنی ترامپ ئەوێ بەردەوام تەرکیز لەسەر ئەو بێت یعنی خۆی شت دروست دەکە ئەگەر بزانێ هەواڵێکی خراپ هەیە ئێستا بۆ نە لە فۆکس نیوز ئەڵێ قسە بە نیویۆرک تایمز دەڵێت تەمان نیویۆرک تایمز هەم داهاتی هەم فرۆشی زۆر زیادی کردووە بە پێچوانەی ئەوەی ترۆمپێڵێ ئەڵێ ئەمە لە خوانەوە پیشاندن ئێران براوەیە وان نییە و ئێران براوە نیە و ئەمە هەواڵی ساختە دروست دەکەن لەبەرەوە کە بزانێت دەست پێشخەرەکەی لا نەماوە شتێک دروست دەکات بابەتێک دروست دەکات هەمووی مەشغوڵەکە لە کاتێکە نیەتی شتێکی کەیە سپاس دەکەم کاکەتوان جەنابیشت بەخێر بێی زۆر سپاس کۆمنتێک تێ بێ لەسەر گەماڕەوەی دەریایی و بەیاخی بڵێنەرەی ڕەوئاویەکان دواتریش ئەگەر شتێک تێ لەسەر دانوستان و گرژەکان لە خزمەتەوە وڵا حەزەکەی بۆ گەمارۆکان لە گەڕی دوای قسەی لەسەرەکەی حەزەکەم لەسەر دانوستان مەجموعە شتێ پێداچوونەوەیەکی خێرا بکەین سەرەتا بەنسبەتی ئەو 15 ڕۆژەوانێ ئەوەی کە هەیە لە ماوەی ئەم شەڕەیە هەموو پەیوەندی تەلەفۆنیەکانی ئێمانوێل ماکرۆنیش کە کردوێتی بە مەسعودی پزیشکیانەوە لە هەموو قۆناغەکانە داوای ئاگربەستی لێ کردووە بەڵام ئەوە بووە کە ئێمانوێل ماکرۆن دایمە لە هەموو پەیوەندیەکانە کە داوای ئاگربەستی کردووە داوای ئاگربەستێکی درێژمەودای کردووە 40 ڕۆژ 2 مانگووە بەرەو سەر لە دوایەوەی کە ئەوروپیەکان سەرکەوتو نەبن لەوەی کە بتوان ئاگربەستی بۆ جەنگکە بدۆزنەوە لە دوای 25مین ڕۆژی جەنگەوانەی بەپێی راپۆرتەکانی خۆیان ئەوە بووە فشارێکی زۆر لەسەر پاکستان بۆ پاکستان خۆشی پێی خۆش بۆ کامڕۆڵە بجێڕێ بە تایبەتی لەوەی کە ئەتوانێت لە ناو جیهانی ئیسلامیەوە لە ناو وڵاتانی کەنداوە لە داهاتوە ئیسtismاری ئەم ڕۆڵەی خۆی بکە بۆیە پاکستانیەکان بە بەردەوامی داوای ئەویان کردووە کە من ئەتوانم ڕۆڵی ئاشتی بجێڕم و هەوڵێکی دانوستان بم بە ئەگەر بێت و ئێوە ڕازی بن کە ئاگربەستێکی زەمەنی بێتە کایەوە ئەوە بووە کە ئێرانەکان مەرجیان هەبووە پێشمەرجیان هەبووە بۆ ئاگربەست پێشمەرجەکەشیان زیاتر لەسەر 2 تەوەر بووە ئەوەیە کە مودەکە کەم بێ محدودەتێکی زەمەنی هەبێ لە بینی 10 ڕۆژ بۆ 15 ڕۆژ بۆ 20 ڕۆژ زیاتر نەبێ و دووەمینیان کە ئاگربەستەکە بەسترا بێت توانێت بە کۆمەڵێک پێشمەرجەکۆی ئەم ئاگربەستە بەسترا بۆ بۆی کە لە هەموو بەرەکان ئاگربەز ڕووبا و پێشمەرجیژەوە بێ کە پارە بلۆکراوەکان ئازاد بکرێ و گەرنتیکردنی ئەم ئاگربەستەش بەو جۆرە بووە کە
خاڵەکان ئێران خۆی دیاری بکاوە خاڵەکان دۆناڵد ترامپ لە تۆڕە کۆمەڵاتێکی خۆیان بڵاوی کردو بۆیە هەموو ئەمانەی قبول کرد ئەگەر ئێمە بە شێوازێکی خێرا سەیری دە ڕۆژی ڕابردوو بکەین هەموو ئەم پێشمەرجانەی کە ئێرەمە پەیوەندی بە لایەنگری وشتەوە نییە ینی تەمەنی منی لایەنگری وشت نییە پەیوەندی بەوە هەبووە کە هەموو ئەو پێشمەرجانەی کە ئێرانەکان هەیەیان بۆ دۆناڵد ترامپ قبوڵی کردووە و هەر لە مودەی لەو مودە کەمەی کە پێویستی بۆ ئاگربەست بۆیە ئێستا ئەوە دۆناڵد ترامپ هەمەبەستی ئەوەیە کە ئاگربەستەکە درێژ کاتەوە مادام ئێستا ئێوە درێژی بکاتەوە کەواتە پێشتریش داوای مدەتێکی زیاتری کردو ئەمە تەحسیل حاصلە بۆیە پاکستانیەکان وەک باسییان کردووە کە ئەو دەخاڵی کە ئێرانیەکان تەقدیمی پاکستانیان کردو ئەوان خۆیان وتیان ئێمە سوپرایز بوون چونکە مەرجەکانی ئێران زۆر سەخت بووین و دوو جار سوپرایز بووین کە ئەمریکا ڕازی بوو ئەم پێشمەرجانەی ئێران ئەم دەخاڵە وەکو بنەما بۆ دانوستان قبول بکە بۆیان بەنسبەتی چوونە ناو دانوستانەکە بەڵام ئێمە وەکو مامۆستا وشاریش باسی کرد مکعبێکمانەیە پێوتێ مکعبی دۆناڵد ترامپ بۆ سیاستکردن مکعبی دروستکردنی سترێس یعنی هەر کاتی خۆی وەشیلێکی هەبوو ناوی کۆهیم بووە لەم وەشیلەی خۆیەوە فێر بووە یعنی بەرامبەرەکەت با بترسێ با لێت بترسێ با لە دۆخێکی شڵەژاویە بێ نەزانێ هەنگاوی داهاتووی تۆ چییە وەکو پێشتریش باسمان کرد دۆناڵد ترامپ دانوستان و جەنگ وەکو مکەملێک وەکو پێکاتەیەکی تەواوکەر تەماشاکە یعنی ئەوە نیە کە دانوستانەکە جەنگ نەکایان بە پێچەوە نەشوو ئەو مدەی پێشتریش پێش جەنگەکەش باسمان کردمانەکرێ لە ناوەڕاستی دانوستانی شاد جەنگمانە بێت چووکار بۆ خۆی عقلێتی وایە و بۆ مفاوەزاتی ئابووریش بە هەمان جۆر بوو ئەڵێ مەسەلەن ئەتوانی بڕۆیتە مفاوەزاتێکی ئابووریەوە لەگەڵ بەرامبەرەکە تا لەو کاتێک ئەو نزیکەوە بێتەوە ڕێکەوتن لەگەڵا بکات تۆ پاشە کشە بکەی و دوایەوە بۆ چەند ڕۆژەی کە دووبارە پێشنیارێکی کەی بیتێ بە زۆر کەمتر لەوەی کە هەیە بۆیە هەر بەم عقلیەتە هاتوۆتە ناو دانوستانەکە شەوانی ئەم بەنسبەتی دانوستانەوە بەڵام ئەوەی کە ئێستا ئەم محاسرە دەریایە دەستی پێ کردووە پاکستان هەر داواکاری بڵێن وڵاتانی ئەوروپا و چینی شەکە پاکستان ڕۆڵ دەبینی لەو پاکستان خۆشی پێی خۆشە تەمان ڕۆڵی پاکستان لەم نێوەندەیە زۆر گرینگە لەبەر مەجموعەیە هۆکار بەڵام ئێمە بیرمان نەچێت پاکستان تەجروبەی ئەو وڵاتانێکی نییە کە ئەزمونێکی زۆر و بەرفراوانیان هەیە لەگەڵ مێژووی نێوەنگیری و دانوستان و ئەوەی کە دوو وڵاتی بەشەر هاتوو لە ناکۆک پێکتری بگەێنەوانێ بۆ ئەزموو هەموو تەجروبەی پاکستان لە نێوەنگیریە تەنها لە ساڵی لە کۆتایی هەفتاکانایە و کاتێک کە هێنریکی سنجەر لە ڕێی پاکستانەوە پەیوەندی کرد بە چینەوانێ بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکان بۆیە ئەمە یەکێکە لە خاڵە لاوازەکانی پاکستان و ئەوە وەکو بەشێکی زۆر لە میدیاکانیش باسییان کرد ئیدارەدانی ئەم خولەش بۆ خۆی کێشەی هەبوو چکە ڕێژەیەکی زۆر میدیای جیهانی بانگێش کرابوو و درزێکی زۆر هەبوو لە کاتی گفتوگۆکانەوە ئەم درزە ڕێگر بوو لەوەی کە بەشێکی زۆری کۆبوونەوەکانی ژەڕێ ئەم درزە میدیایانەوە هاتبوونە دەروانێ بۆ یار لە ئەسنای کۆبوونەوەکانە میدیاکارە جیهانیەکان لە ئیسلاماباد ئامادەییانە بوو ئەمە دەلالت لەو نەشارەزاییەکە کە ئیسلاماباد هەیەی لەم دۆسیاتچکە فەرقی هەیە لەگەڵ بەلجیکا سویسرا عومان کامانە تەجروبەیەکی درێژمەودای پانوپۆڕیان هەیە لەگەڵ مێژووی دانوستان و ڕۆڵی نێوەنگیری چکە نێوەنگیریەکێک لەو سیفەتانی کە هەیەی کابێ لە هەمووی گرنگترا یەکەمە بێ حوسنیەتێکی گەورەی هەبێ بۆەوەی کە حەسکا دوولایەنەکە لەکتری نزیک خاتەوە سێمینیشان پێویستی بەوە هەیە کەشێک بڕخسێنێک کەمترین نهێنیەکانی دانوستانەکە بێتە دەروانێ ئەمە ئەیچێ بوو لە خاڵانەی سەرەوەی بۆچی بڵێن پێشتر وەکو خۆر لە جنێڤ دەکرێت لە سویسرا وایە لە عومان لە ئیتالیاش کراوە ئەم جارێکیان بەڵێ لە ئیتالیاش کراوە بۆ ئەم جارە ئەو ڕۆڵە پاکستان ئەوانی پێشتوش کەسیان هێنا عومانیەکان ناشکستیان نێنەوە فەرقەکە لە چیایە تورکیا و پاکستان کاریگەریی گەورەیانەیە لە سەر وڵاتانی کەنداو ئەم دوو دەوڵەتە هەردووکیان خوازیاری ئەوە بوون کە ڕۆڵی نێوەنگیر بجێڕن بەڵام تورکەکان بە حکمی ئەوەی کە ئەکرێ کارتی دانوستان بکەن بە کارتێکی سیاسی فەرقی هەیە چکە تورکیا شەبڕکەیەکی نەرمیشی لەگەڵ ئێرانیەکان هەیە هەم لە کەرتی وزە هەم لەوەی کە بێ بە کۆریدۆرێکی گەورە لە ناوچەکەیە بۆیە تورکیا دایم هەمیشە ئێرانیەکان بەکۆڵێ بە حەزەرەوە مامەڵە لەگەڵ تورکیایەکە نانەوێ ئەوەی کە پێوتێ پاسێکی گۆڵبن بە تورکیا بۆیە پاکستان باشترین بژاردەوە دوجار پاکستان کاریگەریی گەوری لە سە وڵاتانی خلیج هەیە توانای ئەوەی هەیە کە ئەوە کۆی ئەوترێ هادئیان بکاتەوە چووکە ڕێکەوتنامەی ئەمنی هەیە لەگەڵ سعودیەکانە و هەروە دەوڵەتێکی ئیسلامیە ئەتوانێ ڕۆڵی ئەوە بژێڕێ کە ئەم پرۆسی دانوستانە بەرەو پێشەوە بەرێ باش سەبارەت بە گەمارۆکان گەمارۆی دەریایی بڵێ سەبارەت بە گەمارۆکان خۆی گەمارۆ خۆی ئەمەی کە ئەکرێ بڵین بۆچی گەمارۆکەی دەست پێ کرد ئەمە بابەتی چکێ پێم وایە سێ سیناریۆ هەیە سیناریۆ یەکەم
ئەوێ تێستی عەزم و ئیرادەی ئێرانیەکان بکە ئەوەی کە پێوتێت تێستکردنی توانای ئەو دەوڵەتە ئایا ئەم وڵاتە توانای ئەوەی هەیە ئەگەر بێت و ئەو تێستی خۆی کردووە لە مەسەلەی جەنگێکە ئێستا تێستی ئەوەیان کە ئایا لە محاسەرەیەکی دەرگایی ئەکرێ ڕوبەڕووبوونەوە ڕووبایانە ئەمە یەکێکە لە هۆکارەکان دومیانەوەیە کە ئەم گەماڕۆیانە بۆ بەکاربێنرێ بە جۆرێک لە کەشێکی ئاگربەستا توانای خۆ ئامادەکردنەوەی کە پێوتی ئۆڤێرهاڵ ئەوە بەرەو ئەوە بڕوا سێمیان کە بە قەناعەتی من سیناریۆی مەطلوبەوەی کە پێوتێ سیناریۆی خوازراوە ئەوەیە کە چونکە بۆ معلوماتی گەمارۆکان ئەو گەمارۆ دەرگایە قەرار نییە بێتە ناو قوڵایی کەنداوە گەمارۆ بکە لە باکووری ڕۆژ ئاوای ئۆقیانوسی هیندی ئەوەی کە پێوتێت زمانەی ئۆقیانوسی هیندی ینی لە پشتی شاخەکانی عومانەوەیە لەبەرەوە بە جۆرە لە جۆرەکان ئەتوانین بڵین نزیک بە 1000 مایلی دەریایی دوور کەوتوەتەوانێت سنوورراوەکانی ئێرانەوەی مەبەستی لە چییە ئەوەیە فاسیلەیەکی هەم زمانی هەم لە ڕووی مەکانی شۆ فاسیلەیەک دروست ببێ لە بینی ئەمریکا و ئێرانە و تێستێکی مەحاسەرە دەریاییەکەش ئەکرێ لەم نێوەندەیە و ئەتوانێت بە دوو قۆناغا بڕوە و ئەتوانێت هەم خۆی ئامادە کاتەوە بۆ جەنگ ئەمجا ئەمایان جەنگێکی جیاوازترە کە جەنگی مەحاسەرەی دەریایی ئەو کاتە لەژێر ڕەسەدی هەموو توانای تەکنۆلۆژیای موشکی و درۆنی ئێرانی شانابێت چکە مودایەکی باش دوور کەوتوەتەوانێ دومینیان کەلامی میمترەوەی کەم چەند جاری کەش باسمان کردووە کە دۆناڵد ترامپ بە دوای سەرکەوتنێکی ڕەمزی ئاگەڕێ و مەبەستی ئەوەیە بتوانێت لی دەربچێ ئەوێ بە شێوازێکی چۆن بە پلیکانەی ئەم جەنگە دەست پێکراوە بە شێوازێکی پلیکانەیش پلە بە پلە بتوانێت بێت لە جەنگەکە بێتە دەروانێ تۆ هۆکاری سێمیان زیاتر من سیناریۆ سێ من بەلاوە مەطلوبە ئەنی وەکو سەرکەوتنێک وێنای بکات و دوایش بەرەو کۆتایی سەرکەوتنەکەش دوولایەنەیە ئەوە نییە هەر دۆناڵد ترامپ بە شێوازێکی یەک لایەنە خۆی لە جەنگەکە بێتە دەروانێ قۆناغی یەکەم ئەو کەشە دەرونیەوەی کە ئەمە بیرمانە چه جاری کەش باسمان کردووە جەنگ چەند لاینی هەیە جەنگەکانی ئەمڕۆ پێوتێت جەنگی هیبریدی شەر نییە کە دوو دەوڵەت تەنها لە مەیدانە بەر یەکتریەکەونەوانێ ئەو شەڕە ڕووبە ئێمە شەڕی دەرونی هەیە شەڕی شناختی هەیە شەڕی گەماروی دەریایی هەیە شەڕی ئابووری شەڕی سایبێری هەیە و شەڕی سێبەر هەیە کە شەڕی دەستگای هەواڵگریەکانە و ئێستا دۆناڵد ترامپ کە شەڕی محاسەرەی دەریایی دەست پێ کردووە پاڵپش بەم شەڕێکی کەشی دەست پێ کردووە کە شەڕی دەرونیە لەگەڵ ئێرانیەکان ئەو هەموو قسەکرد بەڵێ بە هەموو جۆرەکانم شەڕانی دەست پێ کردووە شەڕی دەرونیشی دەست پێ کردووە ئەمە بۆ یەکەم دووەمینیان توانایەکی گەورە ئەدا بە دەوڵەتی ئەمریکی کە توانیوێتی لە ڕووی دەریاوە محاسەرەیەکی گەورە بکە کە هیچ دەوڵەتێکی توانێت محاسەرە بکات چینەکانی هاتوونەتە سەرخەت ئەوە نییە باسێکا چین هاتووە پێی خۆشە ئەویش سوود ئەبینێ ئەمە دەستی دۆناڵد ترامپ بکاتەوە بۆ ئەوەی کە لە ناو خۆیان بتوانێت ئەو سەرکەوتنە بۆ ناوخۆی خۆی دروستکەوە لە مەیدانیشا دەرگای مفاوەزات و دانوستانی دانەخسووە ئەکرێ گەڕی دووەمی دانوستانەکانی ئیسلامەبادیش هەر لە ژێر سایەی ئەم جۆرە محاسەرە دەریایی دواتر پرسیارەکەم ئایا ئێران توانای شکاندنی و گەمارۆ دەریایی هەیە بە بابلمەندە دێڵە خزمەت باشە کاکتۆر سەبارەت بە دانوستان تاکتیکی دانوستان ئەمجارە چۆنە هەم لای ئەمریکا خۆداگەداری 2015 تقریبا نزیکەی 2 ساڵ گفتوگۆ بوو تا ڕێکەوتنێک کرا ئەوەی ڕابردوو 21 کاتژمێرێکە بوو تاکتیکی لای دانوستان خوێنەوە ئەگەر بۆ بکەین و ئایا لە بەردەمەوە دامگەن بە ڕێککەوتن یاخود لێک دوورن یاخود لە ماوەیەکی ئاوا کووردا ڕێکەوتنێک بەرهەم دێت بەڵێ دیارەوەی کە بیدایەت ئەمریکای ڕایگەیان یاخود دواتر کە جێدی فانس ڕایگەیان کە ئێران بە بەرجەکانی ئەوان ڕازی نەبوو ئەو هاتبوو کۆمەڵە مەرج بەسەر ئێرانە بخوێنێتەوە ئێرانیش ئۆکەی بۆ کات و ئیتر بەسەرای بیسەپێنن کە بێگومان ئێرانەکان بەم شارە ڕازیین یاخود بە مەرجانە ڕازیین وەگەر بەمانە ڕازی بوونا بەر لە جەنگانی ڕێکەوتنەوە کۆتاییان پێهێنا و جەنگیش ڕووی نەهادا لەلایەکەوە لە کاری دانوستانەکان ناتوانین بڵێن کە ئەمریکەکان لە خواست ئێرانەکان تێگەیشتون چکە ئێرانەکان لەگەڵ دانوستانە ئەزمونێکی دوور و دەژیانی ئێرانەکان بەردەوام لە مفاوضات و لە گفتوگۆدا بوون و بەتایبەتی لەگەڵ ئەمریکیەکاندا چ لەوەی 2015 لەگەڵ وڵاتانی پێنجکۆیەک چ لە دوو خولی پێشوو چ لە سەردەمی با بڵین ڕاهینەکانەوە لەگەڵ ئەمریکا لە دانوستانە بوون چ بە عەلەنی چ هەندێک جاریش بە نهێنی کاتە ئەم جارەش کاتون خواسی ئێرانەکان ئەم بۆ ڕوون بۆ تۆ لە خواسیوان تێگەیشتون بۆیە جارێککە ئێستا پێشنیازی دیکە هەیە و هەوڵ هەیە بۆی گەڕێشکی دیکەی دانوستان بێتە ئاراوە و بۆیە بینین کە ئێستا ئەتوانین بڵێن جۆرە لە جۆرەکان نەبرەی دەنجی ئەمریکان گۆڕاوە چونکە بیداد وتیان کە ئەبێ پیتاندنی ئیران سفر کاتەوە ئێستا وتێکە ئەبێ بەڵێمدا خۆت واز دە بەدەزانانی چەشی ئەتۆمی بێنێ چەشی ئەتۆمی شتێکە و بەرنامەی ئەتۆمی شتێکی دیکەیە
پیتاندنی یورانیوم ئەو بابەتێکە بەڵام چەشی ئەتۆمی بابەتێکی دیکە ئەکرێ ئێرانیش ئەم خواست ئێرانش شو ئێرانش تاسە نەیوتوکەمە هەڵ بۆ چەکی ئەتۆمی دەم بگرەوان تاسە کار بە فتوای ڕێبەری پێشویان کە ناوێنە چەشی ئەتۆمیان هەبێ و بە حرامی دەزانن جان نەگۆڕاوە فتوای تا ئەسانی فتوایشی دیکەمان نییە کە هاتوێتە ئاراوە ئەمریکاوانە بڕیان بە فتوای بەڵێ کێشەکەەوەی متمانە نییە چونکە ئەوان پیان وایە بەرنامەی ئەتۆمیەکەی ئێران بەرنامێکی فراوانە بۆیە ئەمڕۆژ سەرۆکی ئاژانسی گیانی وزەی ئەتۆم کە وتێ بێ ئێمە بینە ناو دانوستانەکانەوە کەواتە ئەگەر قسە لەسەر ئەوە بێت کە چەکی ئەتۆمی نەبێ ئێران ئەمە ئەگەن بەڕێکەوت بەڵام لەسەر سفرکردنەوەی پیتاندنی یورانیم ئەمان کێشەیە چکە بۆ چگانی مافی پیتاندنی یورانیم بۆ بە شێوەیەکی ئاشکران بۆ بەرنامەی مەدەنی مافێکی یاسایی بوو و ئێستا رووسیا ئامادە بێ ئەگەر وەکو نێوەندگیری یاخود یۆرانیۆرانراوەکە بگوازرێتەوە ئەو چەندە بڵێن ئێرانیەکان لەگەڵەوەدانە بوون ئەمە بۆ ئەو بڕێ پیتێنراوەیە کە بە ڕێژەی لە 6 پیتێنراوە بێمان ئەو کاتابێ ئەمە نەمێنێت چکە بۆ لەوەی کە لە ڕێکەوتامەتەکەی 2015 پێگەشتن بریتی بوو لە پیتاندنی یورانیمی لە 3.67 بەڵکە بۆ کارە بەڵێ ئێران توانای ینی چۆنڵی ئەوەندە ئەو ئاسە بیتێنێ بۆیە لەسەر ئاسەکە قسە ئاسەکە بێ ئەتوانم بگەم بەڕێکەوتن بەڵام قسە سفرکردنەوە بێ ئەمانە بێت ئەرقەلەوە بەربەست بێگومان و کاتە ئەوی کە لەسەر و ڕێژەیە کەسەی ڕێکەون ئەوێ بەجێ لە جۆرەکان معالەجی بکەن بۆ ئێستا ڕووسەکان ژاتونە سەخەوتەوان ئامادەن کە پیتانی ئەوەی کە ئێران پیتانوێتی ئەو یۆرانیەمە وەری بگرێەوە بەجێ لە جۆرەکان باڵێن لەو کێشێ نەجاتیان بکە ئەمە لەلایشی دیکەشەوە ئەوەی کە باڵێن قسەی لەسەر بابەتی هێزە پرۆکسیەکان ئێستا لە سەرتاوە ئێران مەرجێکیە بوو کە بێ جەنگ لەهەوو بەرەکان ڕابگیرێ ئێستا لە بەرەی لوبنان هێواش بۆتەوە ئەگەر چی تا ئێستا سەرەوەی کە ئیدارەی ئەمریکا فشاری سەر ئیسرائیل بۆی کە ڕابگیری و هەر ئەمڕۆ بڵین ئەوە هەبوو گفتوگۆی حکوومەتی لوبنان کە دەڵێ لە 1993 گفتوگوی ڕاستەخوایان نەکەوەر و باڵێزی لوبنان لە ئەمریکا و باڵێزی ئیسرائیل لە ئەمریکا لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا کۆبنەوەیان کرد ئەوەش ئەوانە کاریگەری دەبێ ئەوە لەسەر ڕاگررتنی جەنگ یاخود دەتوانن کۆنتترۆلی حزب الله بکەن خۆی ئەمان ئەتوانین بڵین شتێکی دیکە چونکە بەنەوەنگیری ئەمریکا کۆبوونێتەوە و هەردوو لایەن کۆکن لەسەرەوەی کە کۆتایی بە توانەکانی حزب الله بێنن چونکە هەم حکوومەتی لوبنان لە ئێوێ ڕزگاری بێ لە حزب الله هەم بێگومان ئیسرائیلش ئێوە کە لە چەکی حزب الله ڕزگاری بێ بەڵام ئایا ئەمە کە ئەتوانن جێبەجێکەن چونکە ینی بەردەوام نانتوانەکەم بەم شێوەیە کە حزب الله لە چەکدا بماڵن و ناوچەکانی ژێرەی حزب الله کۆنتترۆل بکەن بۆیە قسەکە لەسەرەوەیە کە ئێستا لە بەرەی لوبنانیشەوە شەڕەکە ئەهۆن بۆتەوە لە لوبنان و دەوروبەری نەماوە لە جنوبی لوبنان بە شێوەیەکی باڵێن کەم هێشتا لەوێ ماوە لەلایەکی دیکەشەوە خۆیان ئەمریکان دەڵێن کە باڵێن بەرە پێشچوون هەیە و ئەگەر هەیە کە ئەگەر ئێرانەکان بێنە پێشەوە و ئەگەر ژیر بن ئەتوانن بگەین بە ڕێکەوتنێکی گشتگیر و بگەن بە ڕێکەوتن و کاتە با بڵێن گەمارە ئابرەکان ئەستا ئێرانیش هەڵەگیرێ و وەیتر قۆناغێکی نوێ دەست پێکە بەڵام چاوکە لەسەرەوەی کە ئەم بەم زوانە ئەمە دەکرێت ئێستا هەفتەیەکمان ماوە ئەگەر بەستیش پێ درێژ بکرێتەوە دۆناڵد ترامپ قسەیەکی کەوتی ڕەنگە پێویست بە درێژکردنەوەی ماوەی ئاگربەست نەبێ کەواتە ئەمە ینی دانوستانەکان بەرەو پێشچوون بەڵام لە حاڵەتەوەی کە ئەگەر هەردوو لا خواستیانە بێ بەرە پێشون ڕووبدا بۆی کە بگەن بە ڕێکەوتن ممکنە ئەم دوو هەفتەیە کە دانراوە لە دوایەوە بتوانن بۆ ماوەیەکی کە ماوەکە درێژ بکەنەوە چونکە ئەمریکا ناوێت جارێکیکە بەو شێوەی ڕابردوو بۆ فلانی بێتەوە ناو شەڕەکە چونکە ئێستا لە ناو کۆنگرێسیشە زەختی لەسەر کۆمارێک بڵێن دیموکراتەکان ئەیانوێ ئەم بابەتە برنە کۆنگرێس وتەرانگری لە کۆمارەکان کەوان بێ هەڵوێستن و ئاڵێن ئێمە چەند جار ئەم بابەتە خێنەوە کۆنگرێس یەک لە دوایەک تاکۆگەین بە ئەنجامێک بۆ ینی فۆکسەکە لەسەر ئەوەیە کە هەردوو لەم گەڕەی دانوستانە داهاتوە کە پێچێ لە هەفتی داهاتووە دەست پێ بکە و ئەمڕۆژ کە بینیمان سەرڤەرەکانی سوپای پاکستان هاتووە بۆ تاران و پێشنیازی نوێی پێە و بە دوور نازانێت کە زیاتر لێک نزیک ببنەوە لە گەڕی ئایندەیە بتوانن دانوستانەکان بەرەو پێشەوە ببن. سوپاس دەکەم مامۆستا سەبارەت بە وڵاتانی کەنداو ئێستا بن تا ڕادەیەک ئاگربەستەیە ڕۆڵی ئەوان چییە وڵاتانی کەنداو وەخسەر سەروی ئیماراتیەکان ئێستا لەلایەک پەیوەندیان بە چینەوە کورد ڕۆشن بۆ چین لایەک
پەیوەندیان لەگەڵ ئێرانیەکانیش باز دەکرێت هەبێ خۆ ئامادەکردنە بۆ قۆناغی دوای جەنگ وڵاتانی کەندە ئەمە پێشتر تومانە جەنگە وەرچەرخانی زۆر دروست دەکات ئێستا هەست بەوە بکەین دەمان دانوستانی ترامپ من پێشتر بەراوردم کرد بە سیاسەتی دەرەوەی بە سیاسەتی مافیا عەسابە سیاسەتێکی مافیاییە وتم کاریگەری نیویۆرکی لەسەرە چۆن ئەمڕۆ کاریگەری نیویۆرک ئەمڕۆ ئێدەیڤی سەرۆکی پارتی لیبرالی بەریتانیا باشە ئەڵێ ئەماڵی سەرۆکی مافیایە هەڕەشەکە بە سەرۆکۆزیرانی وتی تۆ تاکی ئەمە قبوڵەکەی کە هەڕەشەمان لەیەکە چکە پاشایی بەریتانیا قەرارە بچێت بۆ ئەمریکا بە سەردار ترۆمپ هەڕەشاگاڵێ من هەموو ڕێکەوتنەکان هەڵاوەشێنەوە دانوستانی لە مافیاکانە ئەوە هەیە کە داواتەکە بۆ شوێنە لە کاتی داواتەکە و کوژێ لە گۆرفادەرەوە بۆ زۆری فیلمە مافیاکان ئەمەی تایە بە ناوی داوەتەوە ئەو بە ناڵێ وەرە بوو کوژم بۆیە هەردوو جارەکە کە ترامپ لای ئەو تەبیعیە طبعا ئێران خۆشیەمەی کردووە قاسم لە دووسانە کوژراوە کاتی خۆیسم کوشەکە لە ئەوەیە کوشراوە ئەی زۆر وڵات ئەمەیان کردووە بەڵام لە سیاست نێودوڵەتیە چونکە جۆرێک لە ڕێکەوتن و لێک تێگەشتن هەیە زۆر جار ئەو بابەتانە کەم ڕوویاوە و ئەوەشی کە بۆچی ئێستا پاکستانە و عمان نییە چکە سەڵتەنەتی عمان جاری پێشوو ئەم جارش ڕۆڵی گرنگی هەبوو بەس ئەم جارە بەشێکی کاچووە ئەوروپا هیچ لەوەی جنێف بە بەردەوامی پایتەختی دیبلۆماسی و حتا زۆربەی وڵاتان هینی جاسوسیە بوون لەوێ هیچ کوردستانیش وای لێ هاتووە بەشێکی ئەوە بوو کە کۆشنەر و ویتکۆف نانەویست ئەو سەفەرە دوور درێژە بکەن ئەوان زۆری پێچوو و ئێران کەمی پێچوو ئاگیناش مەوزوعەکە شوێن نەبوو بەشێکی تری وەزیری دەرەوەی عمان هەوڵیدا جەنگەکە ڕوونەدا چووە ئەمریکا ڤانسی بینی بۆی ڕوون کردەوە کە ئێران ئامادەی چییە سازش زۆرەکە چووە سەر کەناڵەکانی ئەمریکا قسەی کرد دوای بابەتێکی نووسی لەسەر فۆرن پۆلیسی کە با دۆستەکانی ئەمریکا فریای ترامپ بکەون و ئەمریکا بکەون ئەم شەڕی پێ بوەستێنن دوایش لە گەرمەی شەڕەکە کە لە کەنداوی ئەیوت ئەم شەڕە ئێران بەرپرسیارنێت چکە ئەم دەست پێشخەر نەبووە شەڕەکە کراوەتە سەری وەزیری دەرەوەی عمان بەڵێ بۆیە ئەمریکەکان ئەو متمانیان پێی نییە ترامپ وایە ترامپ ئەگەر کەسێک بەخراپی باسی بکە حتا نەسیحەتیش کە بە نەوعێکە و پێی وابێت مەبەستەکەی لێشکاندنێتی ئیتر ئەو کەسە ئەخاتە لاوە ینی زۆر هینی ناکات بۆیە کە ئەڵین شتەکە گۆڕاوە هەست بوو گۆڕانکاری ئەەکەین لە ئەندازیاری ئاسایشی ناوچەکە و بگرێت لە سیستەمی نێودەوڵەتیشە من بەرنامەی دوێنێەوەم باس کرد کە ئیمارات کە چوون بۆ چین چینەکان بە وازەحی پیاوتون ئێوە بۆتان نییە پێمان بڵێن ئێمە پەیوەندیمان لەگەڵ ئێران چۆن بێ ئەمە بڕیارەکە پەیوەندی بە ئێمە وەکو دەوڵەتێکە خاوەنی چوون بۆی پەیوەندی چین و ئێران کەم بکرێت یا بۆ ئەوە یان خواستێکی وایان هەبووە چونکە ئەمڕۆ منسوور بن زاید النهیان عائلەی النهیان لە ئێمارات لەگەڵ قالیباف قسەی کردووە لەگەڵ محەممەد خالی بەڵێ چونکە ئەمریکەکان زۆر ئیش لەسەرەوەکەن ئێستا کە بڵێن قالیباف کەسێکی پراگماتیکی معقولەوە ئەتوانین قسەی لەگەڵا بکەین و ئەتوانین ڕێکەوتنی لەگەڵا بکەین ینی ئەنەوێت ئەو بکەنە لایەنی ئیمارات چی تێدایە بۆ سەرۆکی پەرلەمانی ئێران ئیمارات ئەو ماوەیە جگە لە وتویانە زۆرترین هێرشمان کراوەتە سەر بە موشک و بە درۆن زیانیان زۆر کردووە بەشێک بوون لەو بڕیارە و هەتا ئەوەشە بوو کە هەندێک لە هێرشەکان کراوەتە سەر ئێران ئیمارات خۆی بووە بۆ یەک ئاگرڤزەکەش ڕوویە ئێران هەر پەلاماری ئیماراتی یا ئەمە تێگەشتنە لەوەی طبعاً وەزیری دەرەوەی سعودیش ئەم قسەی کردوتی ئیتر ئەوە نەما ئێمە لەگەڵ چ وڵاتێکین بۆ هەمیشە لەمەولا لەسەر بەرژەوەندی نەتەوەی خۆمانەوەی کە من باسم کوتم کوردنیەتی لەسەر قازانجی نەتەوەی بڕیارە دەین هەر وڵاتێک پێمان وابێ بەرژەوەندی ئێمە لەگەڵ ئەو وڵاتەیە پارێزراوە پەیوەندی لەگەڵای نەکەین ئامادەکردنە بە بڕوای من بۆ دوای جەنگ و ڕێکەوتن حتا ئەوەی دوێنێ لە تارانوتیان تەقینەوە کراوە ئەمە جێپەنجەی ئیسرائیلە تەنانەت ناتیاوش حتمما گەشتۆتە ئەو باوەڕێ ترامپ ئەوێ ڕێکەوتن بکە بۆیە دەسەگەن بۆ کردەوە تەقینەوە تیرۆریستیانە ئەمە یەکەوتومانە هەمیشە ئیسرائیل نیەتێکی خراپی هەیە ئەمە بینیم بیرمانەکە کە حەکیم لە عێراق ڕۆژیوا بوو لە بەغا 500 کەس بە تەقینەوە کوژرا هەنی ئەخوان بەدەم خۆشە بیڵێت ڕۆژ نەبوو ینی وای لێ هاتبوو خەڵک بوو هەواڵێکی ڕۆتینی بارحاڵ ئەوەی کە ئێستا ڕووەدا جگە لەوەی کە پاکستان چۆن سعودیە و تورکیا و پاکستان و میسر کۆبوونەوە لە پاکستان لە گەرمەی شەڕەکەیە بۆی هەم ڕێگری بکەن لە هەیمەنی ئیسرائیل هەم دەرچێک دۆزنەوە ئێستا بە هەردوو لا بەسەر و کۆزیرانیش و بە
ڕێی سەرکانی سوپاشەوە ئەیانەوێت لەگەڵ ئەم وڵاتانە جارێکی تر سەردان بکەنم ڕۆتەوت لە سعودی وە دەست پێ کردوێتەوە حتمما تورکیا و ئیمارات ومانە شەگرێتەوە میسرەوانە بۆی بگەنە چوارچێوەیەک ڕێککەوتنی هەمیشەیی ناکرێت ڕەنگە یەکەم هەنگاوە بێت چوارچێوەیەک لەسەر چوارچێوەیەک ڕێکەون و ئەو شەوەش قەرار بوو بکەنەوە بۆ نمونە ئەمە چوارچێوەی ڕێککەوتنەکە ئابێت چکە عادەتەن ئینگلیس قسەیەکیانەیە لە شەیتان لە وردەکاریایە لە هەر بابەتێکە ئەچیتە وردەکاریەوە کێشەکان و کاتە سەر هەڵەیە اینجا یەکێک لە مفارقەکان تاریخیەکان چیە؟ ئێستا دوو شت کێشەی ئەساسیە ترەمپ خۆی دروستی کردووە یەکیان یورانیەمی ساعە 60 کە ئێران ئەمەی نەبوو کاتێک ترەمپ کشایەوە ئێران پەنای بۆ ئەمە برد دوای ڕێکەوتنی 2015 یۆرانیۆمەکە چونکە ئێران پیتانی کەم کردبووە ئەو شوێنانی گومانیان هەبوو کە بەکار بهێنرێ هەمووی داخرا بوو بە یەکجاری چاودێری نێودوڵەتی و ئاژانسی وەزی ئەتۆمی هەبوو دووەم ئەمەی هورمزە ئێمە شەر خۆی دروستی کرد پێشەوە نەبووە خۆی کێشە دروستەکە خۆشی چارەسەریکە بە بڕای من ئەوەی کە ئێستا ئێمە تێگەشتوین لە پاکستان ئێران ئامادەن بۆ ماوەی 5 ساڵ توانە ئەمریکەکان ئەمە قابلی چارەسەرە کە ئێرانەکان کە وەزیری وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێرانەڵێ ئێمە ئەتوانین ڕێکەوین باشە جۆرێک لە بێزاریشان پێوە دیارەڵێ نازانین چۆن ئەمریکا تێبگەین ئێمە نامانوێت چەک دروستکەین باشە ئامادە ئابن بۆ نە 5 ساڵ نە 10 ساڵ 10 ساڵ نا 15 ساڵ بەڵام من ئێستش هەمان ڕئیم هەیە خۆی خۆبەخشانە هەندێک لەم هەنگاوانە بنە ئێران ئەبێ بە قووەت بۆی لە جاتوی بیسەپێن بەسەریا بە تایبەتی ئەوەی هورمز دێمە خزمەتکە کەتوان سەبارەت بووی ئێران توانای هەیە لە ڕێحوسیەکانەوە ئەگەر ئەم گەماروێ بەردەوام بێ ئەم گەمارۆ دەریایە بشکێنێ چکە بڵین بابلمەندەب لە دەروی ئەو گەماروی ئەمریکیە نەنا مەسەلەی بابلمەندەب جیاوازە لەم گەماروێ مەسەلەی بابلمەندەب دۆسیەیەکی جیاوازە بەنیسبە بەدەم گەماروێەوە وەکو پێشتریش باسمان کرد تەبیعی ئەبێت جیاب کرێتەوە لە یەکتری ئەگەر ئەمریکا بتوانێت توانای سەپاندنی گەمارۆکەی هەبێ بابەتێکە ئەگەر تواناکەی نییە مەسەلەن وانە ئەگەر سەرکەوتوو بوو شتێکە ئەگەر سەرکەوتو نەبێ شتێکی کەیە مەسەلەن جارێ بابێ پێش ئەوەی داخلیەوە بێر گەمارۆکە سەپا چی ڕۆیە بێ بزانین ئایا توانای گەمارۆکە بسەپێنێ محاسەڕە دەریایەکەی خۆی کە بڕیاری یاوە بیکات چکە ئێمە بیرمان نەچیانی ئەو بەس ئێران لەسەر کەنداو نییە هەموو ئەم وڵاتانەی کە ئەم وڵاتانەی ترکە هەم هەناردەکاری نەوتن لەسەر کەنداون ئایا توانێ بیسەپێنێ ئەمە پرسیارێکی گرنگە چکە ئێستا کە ئەوەی کە گرفتێکە ناو نییە چین نەوتەبا و ئێرانی یەک دوو کشتی ڕۆشت نه ئەمە بجەڕەت ئەوەیە کە باسمان کرد ئەوەی کاڵێ تێستکردنی عەزم و ئیرادە بزانی تو بۆی تۆ ترامپ بەمەی هەیە بە بەردەوامی تێستی عەزم و ئیرادەکە ینی بۆ لە 2020 کە ئەوان قاسمی سلێمانیان کشتو تێستی ئەویان کردو لە وەڵامی ئێرانیەکان و لە جەنگی پێشوشە تێستی ئەویان کردو لە وەڵامەکە بۆی ئێستا گەشتونەتە ئەمە مەسەلەی بەشێکی گەورەی ئەم دانوستانەش هەر پەیوەندی بۆ هەبوو بیرمان نەچێت لە ناو ئەسنای دانوستانەکەیە چەند کەشتی جەنگی هاتن ویستیان بێنە ناو کەنداوە ئەوەش هەر بۆ تێستکردن جامان تەبیعی ئێمە پەیوەندی نییە بڵێ وەڵام مەلەفی دانوستان بابەتێکی کێیە بەڵام بەنسبەتی گەمارۆکەوە بەڵێ یعنی تۆزە قورسە تۆ بتوانی ئەم وڵاتە لە کە زۆرترین سنوور تەبیعیان 1500 کیلۆمەتر سنووری هەیە لەسەر کەنداو گەمارۆی بخەیتە سەر بەڵام هەموو ئەم وڵاتانەی کە بە ئاسانی و بەسانایی بتوانن نەوتی خۆیان بفرۆشن و کاڵاوش و کەلوپەلیشیان بۆ یەکەم جار بەلای سەیتەرەکەی ئێرانە ڕۆ ئەنج ئاگادە سەیتەرەکەی ئەمە زۆر قورسە یعنی شتیوە لە ڕۆی ئێران ڕێگە نادەگە خۆی ینی گەمارۆ بدرێ وڵاتانی تر ئێران ئەمریکای گەمارە سەپانە بەسەر بەندەرەکانی ئێرانە بەڵێ ئێرانش گەری هورمزی داخسووە سەپانەی بەسەر وڵاتانی دیکەی کەنداوە کەواتە ئەم کە گەمارەکە تونکە ئەوی لێ گەمارەکە لەسەر وڵاتان کەنداوە تونترەکە بۆ یعنی شتەکە یەکیان لە هەیوانەکە یەکیان لە دەرگای حەوشەکە لە ڕێی مجاری کە باسی گەری هورمزمان کردووە و باسی کەنداومان کردووە ئەو هەڵکەوتەی کە ئێران هەیەی هەڵکەوتێکی زۆر جیاوازە لەگەڵ هەموو وڵاتانی کە جیایە کاتوانێ مەسلەی زۆرترین سنووری ئاوی هەیە لە زەرکەندا بۆیە ئەمە مەسلەی ئەوەی کە ئایا مەرحەلەی یەکەم پێشەوەی بچینەوە ئەوەی کە ئایا ئەگەر محاسەرەکە کرا بژاردەکان چییە ئێران چی ئەکات چی ناکات چۆن وەڵامەتۆن بابەتێکی ئایا توانێت سەرکەوتوو بێ لەسەرەوەی کە محاسەرێکی دەریایی بکە ئەمە وەک باسمان کرد بەشێکی پەیوەندی بۆ هەیە ئەوەی کە پێوتی ڕیوایەتێکی سەرکەوتن بۆ خۆی ئامادەکات دووەمیان ئەوێت تێستی ئەوەش بکات چکە ئێمەکەی بوو نزیکی 15 ڕۆژ لەمە و پێشباسی ئەوەمان کرد
وتمان دۆناڵد ترامپ بەشێکی زۆری کارتەکانی بەکارهێناوە تەنانەت شەڕی ژێرخانیشی کرد بینیشمان شەڕی ژێرخان لەو قۆناغەیە وەستا کە دڵنیا بووە لەوەی کە لە ڕازلەفاندرا لەبەرەوە ئێستا ئەوەی کە ماوەتەوانێ شەڕی ئەوەی کە پێوتێ محاسەڕی دەریایی ئەمەی دەست پێ کردووە ئایا سەرکەوتوو بێ بە قەناعەتی من سەرکەوتوو نابێ لەبەر کۆمەڵێکی زۆر ئەسباب کە هەندێکی پەیوەندی بە دەرەوەی ئێرانیشەوە بۆ نمونە بەسیترین شتیان ئەوەیە کە ئێرە تۆ مادام نەتوانیوە توانای لێسەندنەوەی هەڵدانی موشک و درۆن یا ئەوەی کە ئەو ناویان ناوە لێسەندنەوەی بە سەفرگەیاندنی توانای سەربازی ئێران بکەی کەواتە زۆر ئەستەمە بتانی کەشتیوانێکی ئازاد لەو گەروەیە یا لەو کەنداوەیە دروست بکەیت چکە ناکرێ ئەمە لە ڕووی منتیقی و عملیشەوە ناکە گونجێ بۆیە بە ئەو تو دیقەتیش بە محاسەرەکەش محاسەرەیەکی نەرمە ئەوەی کە پێوتێ هەر فلێکسە بڵە جارێەوە لە چوارچەوەی میدیایە و گەورە کراوە بەڵام وەکو عملی بەو جۆرە نییە ئەمە بەنسبەتەوە یعنی محاسەرەکە نەچۆتە قۆناغی تەواوەتیەوانێت چکە ئەگەر محاسەرەکە بچێتە قۆناغی تەواوەتیوانی ئەو کاتە ئەنجاکە کاتی ئەوە دی ئایا کاردانەوی ئێران چی ئەمە بەنسبەتەوە ئەگەر بێت و ڕووبا و سەرکەوتوو بێت چی ئەبێ ئێمە بیرمان نەچێت ئێران 1500 کیلومتر سنووری هەیە 1500 کیلومتری لەسەر کەنداوە بەڵام 7000 کیلومتری لەگە وڵاتانی کەیە ئەفغانستان و پاکستان عێراق و تورکیا ئەرمەنستان و ئازەربایجان سنوورێکی ئاوی گەورەشی هەیە کەی بەسێتەوە بە وڵاتانی چوادەروبەری دەریایی بەڵێ بەحری قەزوینەوە لێەوە ڕەبتە بێتوانێت بە سعودیەوە بەپێی داتای ئەمریکا خۆی ئەمە هینی کەناڵی CNN کە بڵاوی کردوتەوانێ ئەڵێ ئێران پێش جەنگ ڕۆژانە ملیۆنێک بۆ ملیۆنێک و 100,000 بەرمیل نەوتیە فرۆش بە $40 باش هاتە داهاتی ڕۆژانەی تقریبی $40 ملیۆن بۆ ئێستاکە ملیۆنێک و 0.7 بەرمیل نەوت ئەفرۆشێ بە $140 کاتە داهاتی ڕۆژانەی $170 ملیۆن واتە 4 هێندە زیای کردووە طبیعی کاڵێ ئەیفرۆشی ئێستا بە $140 مەخسەی لە ئەوەیە نەوتی ئێستا فەرقی هەیە طبیعی ئەوەی کە بۆرسە دیاریەکە لە نەوتی برێنت و لە نەوتی وڵاتان ئەوە نەوتی مستەقبەلیە لە 20 ڕۆژ بۆ مانگێ بۆ 40 شەوی داهاتوایە بۆیە سعرەکەی وایە نەوتی ئێستا ئەوەی ئێستا لە ئاوەکانە بەردەستە و تۆ توانی لە خلالی هەفتەیەک بۆ 10 ڕۆژی کە بێتە بەردەست بە بەردەوامی لەم دۆخەیە کە دۆخی قەیرانە بەڵێ 30 بۆ $40 فەرقی ئەمە لە ڕۆ ئەڵێ ئێستا داهاتی ئێران 4 هێندە زیادی کردووە باشە لە گریمانەی ئەوەیە ئەم محاسەرە دەریایە سەرکەوتوو بێ سەرکەوتوو بێ ئەگەر بێت و ئێران بتوانێت بەو نرخە طبیعی ئەگەر بێتەوە محاسەرە دەریایە سەرکەوتوو بێ ینی ململانەکە بەردەوامی هەیە ئەگەری ڕوبەڕبوونەوەی سەربازی بەردەوامی هەیە احتیمالی لێدان لە کەشتی سوتەمەنی گوێزەرەوە لە ناوچەکە و لە کەنداو و لە باکووری ڕۆژئاوای ئۆقیانوسی هندیش وجودی هەیە کەواتە نرخی سوتەمەنی و نرخی نەوت هەر بۆ بەرزیان مێنێتەوە وانە طبیعیە طبیعی ئەمریکیەکان زۆر واقعیتر تەحلیل ئەکەن یعنی من میدیای ئەمریکی واڵێ ئەلێ کەواتە ئەگەر بێت و ئێرانیەکان بتوانن یەک لە سەرچواری ئەو 1.7 ملیۆن بەرمیلە کە ئێستا ئەیفرۆشن ئەو کاتە بیفرۆشن کاتە هیچ ئەو محاسەرە دەریایی هیچ لێکەوتەیەکی نابێ بۆیە ئەمریکیەکان بۆ خۆیان لە هەمان کاتا کە باسی محاسەرەی دەریاییەکەن باسی گەمارۆدانی دەریاییەکەن دۆسیەی دانوستان و ئیسلاماباد و ڕۆڵی نێوەنگیریشیاندا نەخستووە بۆ لەبەر دووسێ ئەسباب خود جوانوتێ خودی ئابلوقە دەریایەکەش کارتێکی فشارە بۆ دانوستان ئەمە یەکەم لەبەر چی بڵین باسی سێ باسیۆکە ئەگەر بێت و ئەسەبکو باسمان کرد 4 هێندە داهاتی زای کردوە لە فرۆشتی نەوت کەواتە ئەگەر بێت و یەک لە سەرچواری ئەو نەوتەی کە ئێستای فرۆشێ ئەو کاتە کە محاسەرە دەریایەکە کە گەمارۆ دەریایەکە لە 100 توانی بیسەپێنێ بیفرۆشێت هەمان ئەو درخە کاتەوە پێشۆی شەڕ دەست پێ بکات باش یعنی ڕۆژانە 300 بۆ 400 بۆ 450,000 بەرمیل ئەمە یەکەم بێزگەلەوەی کە ئێران دوو هێڵی بۆریکەی هەیە بۆ پاکستان و بۆ پارێزگاکانی باکووری ئێران ئەمە یەکەم دوام سیستەمێکگەی لە ئەزایمە یەک گرفتمانەیە بە درێژایی ئەم ڕۆژەی شەڕەوەی کە دیقەتماننا ئمە خەڵکێکمان نییە ینی ئەوەی کە لە ڕابردووە دام و دەستگای کوردی نەیتوانی بە خەڵکی پسپۆر دروست کە گرفتی قەیرانێ ململانەیە دێتە پێشوانێ خەڵکی مختصی خۆی بێ قسە بکە نظامێکگەی لە نظامی فرۆشتینەوە تا پێوتێ سوواپەوەیە دەوڵەتێک ناتوانێتەکەی خۆی بفرۆشێ لە ڕێگەی هەناردەکردنەوە ئیدا بە دەوڵەتێکی کە بە بازاری بۆکە ئێران زۆر بە ئاسانێت توانێتی خۆی با بە ڕووسەکان لە ڕێگەی نظامی سوواپەوانێ بە کەمتر لە 5 نرخێنەوەتە رووسیا بۆی فرۆشێ رووسیاش لە خوای ئەوێشتیوە ئەوەنەی کە ئەیکا بە هاپ ئەوەی کە پێوتێ بە ناوەندی وزەی جیهانی چکەسە بۆ خۆی نزیک بە 9 ملیۆن بەرمیل ڕۆژانە نەوت دەرێنێەوە ئەیفرۆشێەوە هێڵی بۆری گواستنەوەی سوتەمەنی هەیە بۆ رووسیاوە بەشێک لە وڵاتانی ئاسیای ناوەند ئەم ملیۆنە بەرمیل نەوتەی ئێرانیشی بچێتە سەر هێندەی کە توانای وەکو دەوڵەتێکی زلهێزی
سوتەمەنی و ئابووری وزە و ئاسایشی وزە گەورەتر بێت کاتە ڕووسەکان ئەمەیان پێخۆشە ئەمە بیرمان نەچێت ئەمەیەک دوو هەمینیان کاتی خۆی لە سەروبەندی لێدان و شە دروستبوونی شەڕی ئۆکراینیا رووسیا هەمان پێشنیاری کرد بۆ ئێران وتی من ئەزانم کە طبعی خراپترین جۆری گەمارۆ لەسەر رووسیا تیپی دووگۆڵیەکەشی گەمارۆی لەسەر رووسیا ڕووسەکان ئەیانزانی وتیان ئێمە بازاری سوتەمەنیمانۆک و ئەوروپا نامێنێ ئێوە لە ڕێگەی نظامی سواپەوە سیستمی سواپەوانێ بە $5 کەمتر نوتی ئێمە بفرۆشن بۆ چکە سا لەوانە پرسیاری دروست بڵێ جاخۆ ئێران خۆی گەمارۆی لەسەر بوو چۆن نەیتوانی نوتی ڕووسەکان فرۆشێ ئێرانەکان لە دوای ساڵی 2015 نظامێکیان دروست کرد بە فارسی پێڵێن دەورزەدەنی تەحریما یعنی لە پشتەوە ڕۆشت بەجێشتنی گەمارۆکان ینی لە پشتەوە بتوانی بیفرۆش ئەم سیستەمە لەمایە زۆر سەرکەوتوو بوون کەشتی کەیانەیەنا بە ناوی مالیزیاوە بە ناوی تایوانەوە بە ناوی سنگافورەوە بە ناوی وڵاتانی کەوانێ ئاڵایکیان لێدا و شەبەکەیەشی گەورەیان لە ڕێخستن لە نظامی ئەوەی کە پێوتێ سەرافی لە وڵاتانی جیاواز دروست کرد و هەم بۆ جێرانەوەی پارەکان بۆ فرۆشتنی نەوت بۆیە رووسیا خۆشی وتی میدڤۆدۆڤیش باسی کرد وتی ئێمە بەشێک لە تێکشکاندنی گەمارۆکان لە ئێرانەکان فێر بووین مەقسەدم لە چی ئەم نظامی سواپە کارایە و ئەگەر بێت و شتێکی وا بکرێ بدرێ بە ڕووسەکان ئەگەر گەمارۆش بێتوانن لە بەڕێڕەوایەکان بیفرۆشن مادام ئەم بابەتە بووە بە ناوەندی هەموو بابەتەکان با تاویکم باشە کات توانێت با بە ڕووسەکان بۆی فرۆشێمە قۆناغی یەکەم دووەمینیان فرۆشتنی 400 بۆ 500 هزار بەرمیل نەوت بە نیسبەتی وڵاتێکەوە بە تایبەتی وەکو چین کە بەو شێوازە حیاتیە پێویستی بە سوتەمەنیە بە بیرمانەچە چینەکان کە نەخۆشخانەیەکیان دروست کرد لە کاتی کۆرۆناکایە لەبەر چاوی جیهان و کامێرەکانەوە دروستیان کرد بە هەفتەیە بۆ دەڕۆژ کاتە بە نیسبەتی ئەو لەشکرە گەورەیە کە وڵاتێکی وەکو چین هەیە یەتوانێت کۆریدۆرێکی گواستنەوەی کامیۆنی ترێلەیە دروست بکە بۆ گواستنەوەی 400 هزار بەرمیل و بەشێکی کە ئێمانەژەکرێ بە وڵاتانی وەکو پاکستان ئەفغانستان تورکمەنستان و بە تورکیاش کۆریدۆرێکی گەورەیە بۆ فرۆشتنی کاتە بژاردەکان زۆرن وەکو چی وەکو مەرحەلەی یەکەم وەکو هەناردەکردن ئەمە تەبعی کە باسییان پرسیارەت کە تۆ بێ هەموو خاڵەکان بەجالێک بیتەوە هەناردەکردنیش نوعەیەکە چۆن گەمارۆکان تێگەشتێنی هاوردەکردنی بابەتێکەیە چۆن گەمارۆکان تێگەشتێن باشە بەزەگەر بگاتەوەی بەتەواوەتی جێبەجێ بکرێ بابولمەندەب کارتێکە بەدە زێرانەوە بابلمەندەب کارتی جەنگە کارتی گەمارۆ نییە کارتی جەنگە کارتێکی گەورەترە لە گەمارۆ وای دەبینی تۆ بنا هەروە بوو خۆ تەماشاکە هۆکاری ئەوەی کە حوسیەکان چەندین موشەکیان نا بە ئیسرائیلەوە و ئیسرائیلەکان بێدەنگ بوون تەنانەت ئەمریکیەکانیش بێدەنگ بوون ئەوان نایانەوێمە بوروژێ بۆ لەبەر ئەو راپۆرتەی کەناڵی CBS کە خۆی باسیەکە ئەڵەیە گەر بێت و گەروی هورمز یەک بگرێ لەگەڵ گەروی بابلمەندەبە ئەمە قوتەکەی لە قوتی بۆمبێکی ئەتۆمی زیاترە بە بۆمبێکی ئەتۆمی بۆمبێکی هایدرۆجینی لەسەر ئابووری گیان لەبەرەوە ئەوان نایانێت بابلمەندەب هەتا بکرێ بە شێوازێکی ئارام بهێڵنەوە تێکەڵی ئەم یاریانە نەبێ و خودی خۆی بابلمەندەب کارتێکی سەربازیانی تەنها لە قۆناغێکە ئەوان بزانن مەترسیەکان لەسەر ئێران گەشتۆتە ترۆک ئەنجا کارتی بابلمەندەب بەکاردێنن ئەمە یەکەم دووەم کەلار هەمووی گرنگترە داخستنی بابلمەندەب فشارەکان بۆ سەر ئەوروپا و بۆ سەر جیهان چەند بار هێندەتر ئەکاتەوانێ وامە ئەگەری ئەوەی کە پێوترێ مێزەکە قڵب بێتەوە بەسەر ئێرانی شا خێراترەکە جەنگ تێڕوانینێکە لە یەکزاویەوە تەماشاکردنی کارەساتە لە ڕووی استراتیژۆ بۆی ئێرانەکان ئەزان لە چ قۆناغێکا کارتی بابلمەندەب و حوسیەکان بەکاردێن و لە چ قۆناغا پاشەکشی بکەن ئەم قۆناغی محاسەرەی دەریایی بە قەنەعەتی من هیچ پێویستێکی بە بابلمەندەب و حوسیەکان نییە بە ئاسانی تێدەپەڕم قۆناغ ناڵم بە ئاسانی تێدەپەڕێ مەفەرقیە ئێمە ئەمە مکعبێکمان هەیە ئەوەی کە پێوتێ چوارچەوەی هەنگاونان مکعبێکمان هەیە مکعبی گەمارۆدانی دەریایی جەنگی ڕاستەوخۆ جەنگی دەرونی لە پاڵ ئەمەوانێ چوارچێوەیەکی دانوستان و ئاگربەست و هەوڵێکی نێوەندی ژیانی لەگەڵ چوارچێوە فراوانە نێودوڵەتەکە ئەو کارەساتە ئابووری بەسەر ئەو کارەساتە گەورەی بەسەر ئابووری گیانات باش دەناو بڕێکمان هەیە دێمەوە خزمەت مامۆستا و دکتۆریش دێمەوە خزمەتان سەری کاتژمێر بەڵای بینەرانی بەڕێز سەری کاتژمێر دێنەوە خزمەتان لەگەڵمان منە جارێکتر سڵاوتان لێبێت بەڕێزان درێژە بە بەرنامەکەمان دەین بۆ قسەکردنی زیاتر لەبارەی ئەگەری دانوستان یاخود دوایین پێشاتەکانی ململانەکانی نێوان ئێران و ئەمریکا کاکتور سەبارەت بە ئیسرائیل بۆچیت بڵین ڕۆڵێکی نییە لە گفتوگۆکاندا یاخود لە ڕێوەفدی ئەمریکیەوە ڕۆڵی هەیە کەویش بەشێک بوو لە شەڕەکە بازۆکە تا لە ئاگەر بەستەکەش درەنگ ئاگدار کراونەتەوە
بڵێن ڕۆڵی ئیسرائیل لەم بارودۆخە یاخو زیاترە ڕۆڵی تێک دەرانە دەبینێت لەم دۆخەشدا بەڵێ دیارە هەر لە بنەڕەتەوە ئیسرائیل لەگەڵ دانوستان و گەیشتن بە ڕێکەوتندا نییە و بگرە و هەوڵەدا کە دانوستانەکان شکست بێنێ و شەڕدەست پێ بکاتەوە بۆی ئەبینین کە لە سەرتا پاپەن نابوو بۆی ئاگربەست ڕابگەێنێ بۆی کە لە بەرەی لوبنان لە جنوبی لوبنان شەڕەکان ڕابگرێ و جگەلەوە ینی لە ڕێی ئەو دەزوەردانی کە ئەیکا لە ڕێی ئەو لۆبیانی کە هەیەی هەم لە ئەمریکا و هەم لە ڕێگەی ئەندامانی وەفتی دانوستانی ئەمریکاوە هەوڵەدا کە دانوستانەکان سەرکەوتوو نەبوون و نەگەم بە ڕێکەوتۆ چکەوە پێی وایە کە ئەم شەڕی ئێران ئەبێ نابێت لە نیوەی ڕێدا ڕابگیری و کۆتایی پێبێن لێ ئەبێ شەڕەکە بەردەوامێت تا گۆڕینی ڕژێمی ئێران لە تەسەوری ئیسرائیل بەو جۆرێکە ئەبێ ئەو وڵاتانە بەتایبەتی ئێران کەەوە بە مەترسی بۆ سەر خۆی بینێ لە ئێستادا بە گەورەتی مەترسیە بینێ کە پێی وایە بێ ئێران کۆتایی پێبێنێ و ئەو ڕژێمە بڕوخێنرێ و بگۆڕە کۆتایی پێ ئەسڵ لەگەڵ دانوستانە نێت تا ڕۆڵی دانوستانە هەبێ و گەڕۆڵێکی بێت لە هەوڵدانە بۆی کە دانوستان سەر نەگەوێت دانوستانەکان شکست بێنێ باشە بەس خۆ پێشتر لە سەرتەیەم جەنگەوە خەڵکی زۆر خوێندنەوەیان بۆەوە دەکرد پرۆژەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورە ئیسرائیل هەموو ناوچەکە دەگۆڕێ بەڵام ئێستا و بەربەستی بۆ دروست بووە ینی نەیانتوانی ئەوەی کە خۆیان بانگشیان بۆ دەکرد بڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگۆڕن بەڵێ دیار هەول لەسەر و بانگەچی خۆی کە ڕێگرێت لەوەی کە شەڕ ڕابژیرێت کێ بە شەڕەکە بەردەوامێکە یەکێک لەو ئەرقلانی کە لە بەردەمی ئەمریکای لە بەردەمی ئیسرائیلەوە هەڕەشەیە بۆ سەر ئیسرائیل و یارمەتی و هێزانە ئەدا کە نەیاری دژمنی ئیسرائیل و لەسەر سنوورەکانی ئیسرائیل و لەگەڵ ئیسرائیل شەڕەکە بریتە لە ئێران لە ئێستادا بۆیە ئەو پێی وایە کە گۆڕینی ڕژێمی ئێران سەرەتایە بۆ گۆڕینی نەخشەی سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەر لە دوای ئەو ئەنجا و پێی وایە سەری وڵاتانی دیکێ لە نمونەی تورکیا و وڵاتانی دیکەی ناوچەکە بەس چی چاوەڕێ دەکرێت دوای بڵێن ئێستا کەمێ لە قۆناغی ئاگربەزدەین لە پەیوەندی پێوەست وڵاتانی عەرەبی لەگەڵ ئیسرائیل بڵێن ئیسرائیل و تورکیا دوێم قۆناغی کاتودارا و چکە بڵێن هەموو ڕۆژەی هەڕەشەیە وەڵامدانەوەی پامێلیان بە تایبەتی تورکیا و ئیسرائیلەوە خۆی ئەم هەڕەشانەی ئیسرائیل بۆ بەرامبەر بە تورکیا خود ئەم بەرەکەوتانی تورکیا و ئیسرائیل لە خۆڕانیە چونکە پێی هەموو خوێندنەوەکان لە حاڵەتی لاوازبوونی ئێرانە یاخود کەوتنی ئێران یا لاوازبوونی ئێران ئەوەی کە چانسی بەهێزیە کە ئەم بۆشایە پڕ بکاتەوە تا ڕادێکی زۆر برتێ لە تورکیا چونکە تورکیا هەم ئێمە کۆمەڵێک وڵاتی ئیسلامیمان هەیە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەک لەوانە تورکیایە میسرە سعودیەیە پاکستانە هەرێک لەوانە خاڵی بەهێز و لاوازی خۆی هەیە میسر وڵاتێکە لە ڕووی ئابووریەوە ئابوورێکی لاوازی هەیە و ناتوانێت بێتە مەترسی یاخۆ ناتوانێت عالم ئیسلامی بتوانێت هەژمونکە بەسەریەوە لە خۆیان کۆ بکاتەوە بەجۆرە لە جۆرەکان خواستەکانیان دابین بکە لەبەر کێشە و گرفتی ئابووری و ناوخۆی زۆرە لەم لاوە سعودیە هەیە سعودیە لە ڕووی ئابووریەوە بەهێزە بەڵام لە سەر ئاسی جیهانی ئیسلامی ئەو مەقبولێتی نییە چونکە ئەم دژی بڵین ڕێکخراوە ئیسلامیەکانە دژی ئیخوان مسلمینە وەلەو لاشۆ بە جۆرە لەگەن لەگەڵ ئیسرائیلە جۆرە لە هەوڵەیە بۆ تەطبیع و بۆ ئەوەی پاکستانیش لە ڕووی ئابووریەوە ئەگەرچی وڵاتێکی ئەتۆمیە بەڵام لە ڕووی ئابووریەوە تا ڕادەیەک لاوازە و بەڵام ئەوەی کە بەنسبەت تورکیاوە هەم پێگەی جوگرافی گرنگیە لەڕێی جیۆپۆلیتیکەوە و هەم وڵاتێکە ینی ئەندامی ناتۆیە و لەگەڵ ئەمریکا پەیوەندەکانی تا ڕادەیەک باشە و لەیان وڵاتانی جیهانی ئیسلامیشەوە تا ڕادەیەک بەراو بوانی کە بەتای لە ڕای بۆ بنە ڕێکخراوە ئیسلامیەکانەوە لە نمونەی ئیخوان مسلمین حەماس و ئەوانی حرەکاتی ئیسلامیەوە با بڵێن پەیوەندیی باش و تێڕانێکی باشیان بۆ هەیە و لە سووریا ڕۆڵێکی دیاری لەگەڵ حکوومەتی سووریا بووە ینی ئەگەر هەیە لە حاڵەتی لاوازبوون و پاششی ئێرانە ئەو بۆشایی کە لە ناوچەکە هەیە تورکیا پڕ بکاتەوە بۆیە لەم سۆنگەیەوە ئیسرائیل لە ئێستا خۆی حازک بۆ دژایەتیکردنی تورکیا لە قۆناغی داهاتوە چونکە ئەزانێ تورکیا ئەبێتە ئەو هێزەی کە تا ڕادێک دەتوانێت باڵادەسی بەسەر ناوچەکە باڵکێشەوە لەگەڵ ئیسرائیل بتوانێت بەدێکوتنی ڕوودا بۆی ئیسرائیل ئێستا ئامادەگا بووی کە بتوانێت قۆناغی داهاتوە ڕۆبەڕووی تورکیا باش بەس چی چاوەڕێکی لە پەیوەندی وڵاتانی عەرەبی لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل دوای ئەم جەنگە ینی پێداچوونەوەی پێ دوایە بکرێ
چونکە پەلایان بوو لە ئاساییکردنەوەی پەیوەندی لەگەڵ ئیسرائیل زیاترکردنی بنکەی ئەمریکی لە ناوچەکە وە بەرێنانی خۆی جیهان عەربی لە ئەمریکا با بڵێن جیهان لە دوای ئەم جەنگە بەگشتی و وڵاتانی کە تا ڕادێک پێوەزن بەم جەنگەوە دوور و نزیک لە دوای ئەم جەنگە ئەبێ پێداچوونەوە بە سیاسی دەرەکی خۆیان دەبکەن و هاوپەیمانەتەکان مراجع ئەکرێنەوە و جیهان لە سەروبەندی ئەوەیە کە سیستەمی سیاسیەکەی سیستەمی سیاسی جیهانی ینی لەو شەقڵێک کە ئێستا هەیەی بچێ دەرەوە شکڵێکی نوێ بەخۆ بگرێت بەنسبە وڵاتانی جیهانی ئیسلامیشەوە ئەگەر چی بۆ نمونە چەند وڵاتی لەگەڵ ئیسرائیلە تطبیقیان کرد و چونەتە ناو ڕێکەوتنامەی ئیبراهیمیەوە و فشار لەسەر سعودیە هەیە کە لە دوای جەنگ پەرکێش لێبوونا ئەم ڕێکەوتنە ئەگەر چی بە حەزەر و هەنگاوەنێ بەڵام دوجار دوور نییە ناچار بکرێت بۆ ئەمە لە حاڵەتی کە کێش و گرفتەکان کۆتاییان بێت لە لای ێش وڵاتانی خلیج ئێستا ئەوەی کە باسش کرا هەر ئەمڕۆ چەند وڵاتێکی خلیجی لەگەڵ ئێرانە پەیوەندیان بەستووە ئیمارات قەتەر و باڵێن بەجۆرە لە جۆرەکان سعودیە لە ڕێی پاکستانەوە کە پەیوەندیان ئاسایی و پاکستان لەگەڵ ئێران ئێستا خەریکی دانوستانە ئەمانە هەموو ئەیانەوە لە دوای جەنگ بەجۆرە لە جۆرەکان بە سیاسی خوان ئابستنەوە ئەو پەیوەندیانی کە هەیەە با بڵێن گۆڕانکاری بەسەرا دێنن لەو لاشە وڵاتانی سەو شەروتی لەمە دووە مەرزنیە تەناپەش بە ئەمریکا ببەست لەو لاشە وڵاتانی لەو لاشە چین و رووسیا دی بۆیە مەرزنیە لێرە بەدووە ئەبێ ئەگەر پیان وابێ ئەمریکا نەیانتوانێ بیپارێزەوە لە ئەنجامی ئەو پێیان لەگەڵ ئەمریکا زیانیان کردووە کە پارەی زۆریان داوە بە ئەمریکا و ئەمریکاش ئەمانینە پاراس و ئیسرائیلی پاراست کەواتە بەپێی ئەم پێداوانە ئەبێ ئەمان دوای جەنگ مراجعە بە پەیوەندیەکان و بەهاوپەیمانەکانی خۆیان بکەن مامۆستاگەر کۆمنتێک تەبێت لەسەر دانوستانەکان ئێستاش وەزیری دەرەوەی بڵێن ئێران قسەی کردووە وڵی خۆشحاڵمە پێشوازیکردن لە سوپاسا لێرەی پاکستان پابندمان بە ئاشتی و سەقامگیری ناوچەکە نەگۆڕ ئەگەر شتێک تەبێت لەسەر گفتوگۆکان ئەگەری ڕێکەوتن هەیە ماوەی درێژنەوەی ئەگەبەست دوایش لەسەر ڕۆڵی کۆریای باکوور بۆچی ئەنی بێدەنگێکەیە لەو ڕۆڵە کاتێکە پێش بازەوەکە لە مەسەلەی ئەتۆم وشێکی بالیسی پەیوەندێکی تۆکمە لەوان ئێران و کۆریای باکوورەوێ ئەزانیم پێم وایە ئێران لەو ڕۆژەی ئاگربەستەکەەوە کەوتونەتە هەڵەوە ئەم دێجار ینی کە دۆناڵد ترۆمپ ئاگربەستی ڕاگەیان و دوایش عراقچی ڕایگەیان یەکێک لە شتەکانەوە بۆ هورمز بکرێتەوە بەبێ مەرج ئێران ئەمەی نەکرد ئەخرە و باشوور و لوبنانیشی لەگەڵ بووایە بەیەکەوە بەڵێ بەڵام دۆناڵد ترۆمپ فشارەکەی لە نەتەنیاهو کرد و من ڕای نەگۆڕم وایە نەتەنیاهو هەرگیز ناتوانێت ڕۆبەڕووی ترۆمپ بێتەوە چونکە زۆر پێویستی پێێتی و ئەگەر پێچوانەی ئەوەی ترۆمپ بڕات وەکو جاری پێشووی دەبردەم ڕاگەیانەکان بینیمان چی کرد بۆیە ئێستاش نەچوە بچێ ئەوەی هورمز بکرێتەوە چکە ئەمە کاک حەکیمە هەر باسی نەوت و زەکەین باش من باسی پێداویستەکانی کشت و کاڵەکەین هەموو خواردن و شتێک کە دێت پێداویستی دەرمان کە ئەچێت بۆ نەوڵاتی و هندستانی یان ئەم وڵاتانی ناوچێت کە دەرمان دروستەکەن هەمووی پەیوەندی بە ئەو بابەتانەوە هەیە ینی کۆی ئاسایشی خۆراک و ئەوەی کە کاریگەری هەیە لەسەر هەموو وڵاتان بە ئێمەشەوە ینی شتێک نییە ئەمە بۆ نمونە هەروە بە ئاسانی تێ بپارڕێت بۆیە ئێستش نەچوە بچێت پێشەوەی دانیشن بە جای دووەم بیکەنەوە کۆتایی پێبێن ئەو مەوزوعات چکە کارتەکەی بەکاری هێناوە لە داهاتوو شاتوانێت ئیسفادەی لێ بکاتەوە ئەوەی کە سەیریشە لەمانی دۆناڵد ترۆمپاکە پڕە لە دژبەیەکی دۆناڵد ترۆمپ ئابلۆقی لەسەر نەوتی ئێران نەهێشت بۆی نەوتەکەی بفرۆشێت بەشێک لەو بۆشایە پڕکاتەوە دروست بووە ئێستا لە من بەندەرەکانی ئابلوقە ئەخەمە سەری ینی پڕە لە دژبەیەکی وەکوتم باش بەڕێکەوتنەوە گەری دووبارەکردنەوەی دانوستان پێم وایە ئەوەی ئەگەر بەست بڵە ئەوەی کە ئەمڕۆ هەیە ینی مسۆگەرەکە هیچیان نایانەوە بچنەوە شەڕ پێشم وایە دووکیان تقریبا هەموو توانە سەربازەکانی خۆیان بەکارهێنا بگەڕێنەوە ڕۆتی نەبێت ئەمریکا لە کۆمەڵی شوێنی ئێوەدا لەگەڵ ئیسرائیل ئێرانیش لەم وڵاتانە ئەتەوە لە ئیسرائیلەتەوە هەر بەم بوشە و درۆنی ینی شتێکی نوێ نابێت کە هاوکێشەکە بگۆڕێت ئەمە چونکە شەڕی ئیرادە و زۆران بازیە بۆیە من پێشەوە ڕەشەی ترم وتم وەکو چۆن دوو کەس زۆران بازیەکەن ئیتر تێکیان تاقی کردوێتەوە پێویستە بگەنە ڕێکەوتن و ئێران کە حەشیم خەڵکی ئێران دەرفەتی گەوریان لەبەردەستایە چونکە هەر ئەوەی کە قالیباف ڕوبەڕوو دانیشتووە لەگەڵ ڤانس کە خۆی
دوێنێ کۆبوونێکی جەماوەری هەبوو باسی کرد وتی یەکەم جارە لە 46 ساڵی ڕابردووە دوو کەس لە ئاستی باڵا بەرامبەر بە یەکدا ئەنیشین شتێکی نوێ بۆ منیش جێگی سەرۆکیانی کاوای وت بەڵێ ئەمە زاڵبوونێکی گەورەی سیاسی و دەرونی وە بگرە جەماوەریش بوو بۆ ئێران چونکە سیاسیان لە هەفتانەوە دایم ئێران ناڕاستەوخۆ گفتوگوی کردووە کە ئەمێ هەمیشە دانوستان ئێمە هەم خوێندومانە هەم جێبەجێمان کردووە هەم وەکو پرۆفش کردومانە لە ئەمریکا و لە شوێنەکانی ترکە خوێندومانە لە بەرنامەی سەرکردایەتیە دانوستانی چیکە لە شتەکان دایم ناوبژیوان شتەکە ئاڵۆز دەکات یعنی هەم مرد نییە شتەکە وەکو خۆی بکات جاری وا هەیە لە دانوستانە ڕستەیەک و شەیەک بابەتەکە ئەگۆڕێ بۆیە ئەو ڕۆژەکە دەنگە دەنگ دروست بووە عێراقچی لەسەر چی بووە لەسەرەوە بووە وتوێتی چ زمانێکە جارێکەوە لێمان نێنەوە جاری پێشوو بە منتان وت 27 مانگ وعد بێت لێتان ناین 28 مانگ لێتان ناین لەبەرەوە هورمز بکرێتەوە دەرفەتێکە بۆچی چکەیەکێک لەو شتانی کە ئێمە زۆر جار ڕەنگە وەکو پێویست تەرکیزی نەخێنە سەر دوجار خەڵکەکانی ناوچەکان چنە من لە بەریتانیا ئەم خوێن زۆر کەسیان چی بخوێنین ئینگلیز و برادرە نەموو سیاسەتی ڕۆژهەڵات ناوەڕاست خوێن چونکە کێشەکانی قەت چارەسەر نابێت هەنە خۆمان ڕێەکەین و چارەسەرەکەین نە دەرەوەش ئەهێڵێ بەس خەڵکی ئێران بە تایبەتی لە 15 ساڵی ڕابردووە لەژە فشارێکی زۆری ئابووریان بۆیە ئەگەر ئەم ڕێکەوتنە بکرێت ترامپ چی ئەوێ ترامپ ڕێکەوتنێکی گەورەی ئەوێ گەورەکە بەمانایکی بە چ مانایەک بەمانایە کۆتایی بە دوژمنایەتی ئێران و ئەمریکا بێنێ بەمانایەک ئێران واز لە یاخودبی سەلمێنێ کە نایە موشکی ئەتۆمی دروستکە هەندێک هەنگاوی دیکە بنات بێتەوە ناو ئابووری جیهانی و ببێتەوە لە بەشێک ئابووری جیهانی چونکە دوجار بیرن نەچێ ئەگەر کە من ئەمەم بوتووە لە ڕۆژیەکەمەوە لەگەڵ تۆ وتومە مەبەستی ترامپ یەک شتە ئەوێت کەسێک یاخود سیستەمێک لە ئێرانابێ ببێت دۆستی ئەگەر ڕێبەرایەتی پێشووی ئێرانەمەی بکردایە ئەو کێشەی نابوو ینی من نمونی ڤەنزوێلام باس کرد خۆ لە ڤەنزوێلا چی گۆڕاوە زانی لە ڤەنزوێلا وێرانیە ئێستش هیچ نەگۆڕاوە خۆنەوت نافرۆشێ ئەو کۆمپانیەکانی ئەمریکا نەچوونەتەوە نەچوونەوەتەکەی نەگوتوە دۆناڵد ترامپ هەر کە کۆمپانیا نوتەکانی کۆ کردەوە بوو بە شەڕی لەگەڵ کۆمپانیەکانی شەچکە پێیان کە من ناچینەوە ئەوێ ینی کۆمپانیەکان لە قازانج بیرەکەنەوە ینی شتێک نییە کە بڕوا لە بەرخاتریەوەی کە ترامپ ئەوە بکات بە تایبەتیەوەی ترامپ منە چمنەوتەکە ئەبم بۆ خۆ هەر قانونی ئەمریشی و نێودەوڵەتی ڕێگە نادات ئەوە تاوانە بۆیە ئەمە دەرفەتە کۆتایی بێت ئەمە بۆ چی باشە یەکەم زۆربەی ئەم وڵاتانی ناوچەکە لەگەڵ ئەمریکا پەیوەندیان باشە وڵاتانی عەرەبی هەموو پەیوەندیان باشە لەگەڵی تورکیا بەشێکە لە ناتۆ دراوسەکانی ئەمریکا ئازەربایجان و وڵاتەکانی دیکە پەیوەندیان باشە ئەمە ڕێک خۆشەکە بۆ میلەتانی ئەم ناوچەیە کە هەناسەیەک بن چونکە ئێمە ئەگەر بۆ ئێران کۆتایی بەم دژمنایەتێ بێنێ و شەڕەوێ بۆ عێراقیش کاردانەوەیکی زۆر زۆر ئیجابی ئەبێت کە بەشێک لەو شەڕی ئێمە تیاین وەکو عێراق و ناچینە پێشەوە ئەوەیە کە ئێران کاریگەری هەیە لێرە و ئەشبینین یانیە و ڕۆژەکە سەفیری عێراق بان کراوە لەلایەن وەزارەتی دەرەوە لی تووڕەبوون و ئیدانیان کردو چونکە دیبلۆماتەکانیان لە ڕێگەی چوون بۆ ئەوە کەبینیان بۆ دانراوە ئەمە کێ ئەیزانێ ئەو کەسانی ئیزان کە ناو حکوومەتی عێراقیان کە ئەم وەفدە لێرەیە بۆ نمونە لەبەرەوە من کە لە ڕۆژێکەمە وتومە گەشتبینم بەڵام بە وریاییەوە مەبەستەکەم ئەمەیە ینی ئەم ناوچەیە پێویستی بە پشووە بەڕاستی ئەو کاتە ڕەنگە هەندێک کێشە لەگەڵ ئیسرائیل بمێنێت چونکە مستەحیل لە ئیسرائیلدان ئەم ئێراندان بە ئیسرائیل بنێ بەڵام ئیدارە ئەکرێ کاتە بۆیە هەنگاوی یەکەم ئاگربستەکە درێژەکەنەوە ئەوەی کە ئەمڕۆ خۆیان لەن ئەمریشەکان و ئێرانەکان و هەوڵەکەی شەوەیەکە لەلایەن پاکستانەوە ئەکرێ دووەمەوەی لەسەر چوارچێوەیەکی گشتی ڕێکەون بۆ نمونە ئەوەی کە ڕێگرە مۆزوعی یۆرانیمەکەی هەرچەند ئەوەی کە رووسیا ئەڵێت من ئەیبام من لەسەر چاوەکی واڵپێکراوە نمبینەوە بەس ئەو سینارەی لە سووریا بینیمان ئۆباما خەتی سووری چی بووتی ئەگەر چەکی چیمیایی بەکار بێنێ حکوومەتی سووری من تەداخولەکەم لێدەم کە بەکارهێنراو بڵاو بووەوە دوایش دەرکەوت طبعا داعش بووە لەم ڕۆژانەیە ڕێکخراوی تایبەتمەند لە چەند مانگەیە ئەویان بڵاو کردەوە ئەوە بوو لاڤرۆڤ هات لەگەڵ جۆن کێری لە بریتانیا بەیەکەوە پێشنیارێکیان گوتیان ئەم چەکە کۆمەڵکوژانەی سووریا ئێمە دەریەکەین و بۆی کە پەلاماری سووریا نەدرێت ئەمە قابلی چارەسەرە هەم ئەوەی کە ڕێژەکەی چکەیسە شەڕەکە لەسەرەوەی لەکوێ بکرێت کاکە لە ناو ئێران نا لە بێنین لە عێراق بیکەن کورە لە کوردستان بیکەن بەس
ئەو بربەستات هی ئەوەیە بتوان دێمە خزمەت دوای لەسەر کۆرێ باکووریش دێمە خزمەت کاکەتوان سەبارەت بە پرسی ڕێکەوتن یاخود دانوستان بۆ چۆنی جەناب لەسەر تۆم و قورسە ڕێکەوتنەکە چۆن دەیبینی؟ بەڵێ خۆی سەرەتا ئەوەی پێشووتر کە کرا ئەوەی هەفتەی ڕابردوو ئەوە دیدگای ئەمریکا بۆ چکە بۆ ئەوان لە ڕابردووە کە بەر ئێرانەکان کەوتون بۆ دانوستان بەر تێگەشتێکی جیاوازتریان هەبووە بۆ دانوستان مەسەن خودی حەسەن ڕۆحانی قەنەعەتێکی وا بوو ئەوەی کێشەی ئێمە لە ئێرانە کێشەی ئابووریە کردبێت ئێمە کێشە ئابووریەکانمان هەل بکەین ئەوە توانای ئەوەمان هەیە کە ئێران بۆ داهاتوو ببێ بە وڵاتێکی گەشە سندوو و لە زۆربەی بوارەکانە گەشە بکە بەڵام ئەمە تێگەشتنی ئەو جیلە بوو لە ئێرانە کە پێیانەوە تێ لیبراڵەکان واتە سنتەری بیرکردنەوەی ئەمانە سنتەری اقتصادیان هەیە دیدگایان بۆ هەم بۆ ناوخۆ هەم بۆ دەرەوە لە ڕووی ئابووریەوەیە لەبەرەوە میحوەریەتی دانوستان لە ڕابردووە لە ڕابردوێشی تاڕادێ دوورە هی ئێران و ئەمریکا میحوەرەتێکی ئابووری هەبووە زەریفیش قەنەعەتی بە هەمان جۆر بووە بۆ لەبەرەوەی زەریف بەڵێ ئەگەر دیقەت بێ بەپێی دەستوری ئێرانی پێکهاتەی ئەنجومەنی ئاسایی ژەناو ئێرانە دوو تەبعی بەپێ ئەو ژمارەی کە پێک هاتووە یەکێک لەوانە ئەندامی داڕشتنی بەرنامەڕێژی ئابووریە کاتە ئابووری بەشێکە لە ئەمنی قەومی منیش هەمان قەنەعەتمەیە دۆخی گوزەرانی هاوڵاتی و گەشەساندنی ئابووری و ئەمە بەشێکە لە ئەمنی قەومی وڵاتەکەت بۆیە ئەکرێ لە ڕووی ئابووری ئەوانێ دەستکەوتێکە بەدەست بێنی بیگۆڕیتەوە بە کاڵایەکی ئەمنی کاڵای ئەمنی چی بوو کاڵای ئەمنی بریتی بوو لە مەسەلەی دۆسیە ئەتۆمیەکە بەڵام ئەوەی هەیە ئێستا فەزاکە لە ئێرانە گۆڕاوە فەزایەکی بە تەواوەتی جیاوازە لەگەڵ ئەوەی ڕابردووە ناتوانانی بە هیچ جۆرێ بەراوردی بکەیت لە ڕابردووە ئێمە لە ناوخۆی ئێرانە دۆخێکمان هەبوو ئەوەی کە پێی ئەوترێ مەیدان و دیبلۆماسی بە بەردەوامی خۆی لە ئەسڵە عرفێکەیە یعنی قانونێکی نەنووسراو هەیە پێویستە مەیدان واتە دەسەڵاتی دەوڵەت لە بەرەجیاوازەکانی جەنگ لەو دەستکەوتانەی کە لە ڕووی سەربازیەوە بەدەستی هێناوە لە هەموو بوارە جیاوازەکانە بیخاتە خزمەتی دیبلۆماسیەتەوە بۆ لەبەرەوەی دیبلۆماسیەت توانای ئەو دەستکەوتانەی کە وڵاتێک بەدەستی هێنێ لەسەر مێزی مفاوەزات ئەکرێ بەسکە ئەکرێ بە لیرەی ئاڵتون و توانای نەقدکردنەوەی هەیە لە بازارە بەڵام لە ڕابردووە دوو ئاراستەی بە تەواوەتی پێچەوانەمان هەبوو دیبلۆماسیەت بە ئاراستەیەکە کاریەکرد مەیدان بە ئاراستەی کە کاریەکرد ئەگەر بیرمان نەچێ لە گفتوگۆکەی سعیدی لیلاز گەورە ئابووریناسی ئێران کە لە چارچەوەی پرۆژەی مێژووی زارەکی ئێرانە لەگەڵ محەممەد جاواد زەریف ئەنجامیدا محەممەد جاواد زەریف هەرچەندە زۆر تاکید دەکاتەوە لەوەی کاڵێ ئەم زنجیرە باسەبا بە هیچ جۆرە بڵاو نەبێتوانێ بەڵام لەیاتەچی لە شتێک کاتوانێڵێ ئێمە لە مێژووی خۆمانە هی کۆماری ئیسلامی هیچ کاتێک مەیدان لە خزمەتی دیبلۆماسیەتانە بووە بەڵکو بە بەردەوامی دیبلۆماسیەت کراوەتە قوربانی مەیدان نمونەش کاهێنێتەوەڵێمەوە کاتی ڕێکەوتنامەی 2015ەوەی کە پێوتێ بەرجاممان ئەنجامدا لە خلالی ئەو بڕواری ڕێکەوتنامەکە تا چوونە بواری جێبەجێکردنیەوە بۆ 2016 سێ ڕووداوی زۆر ناخۆش ڕوویاندا لە ناو ئێرانە کە کاریگەری ئەوەی هەبوو کە ڕۆڵی ئێران لە ناوەندە دیبلۆماسی و نەودوڵەتەکانە لاواز بوو یەکەمیان هێرشکردنە سەر باڵێۆزخانەی سعودیە لە تاران دووەمیان سەفەری قاسمی سلێمانی بۆ رووسیا لە چاوی کەوت بە ڤلادیمیر پۆتین و بەشێکی زۆر لە ژێنەرال رووسیەکان سێمینیان کە لە هەمووی مەترسیدارتر بوو ئەوە بوو کە ئێران گەورەترین مانۆڕی موشەچی ئەنجامدا و ئەم سێ هۆکاراڵێ نەک لە خزمەتی دیبلۆماسیەتانە بوو بەڵکو خەنجەرێک بوو لە پشتەوە درا لە دیبلۆماسیەت لە ڕابردووە ئەم دابەشبوونە هەبووە ئەم بابەتە خۆی ئەنی پەیوەندی بەم ئەوەیە هەموو دەوڵەتێک ڕەوەندێکی مێژوویی هەیە بۆ بوارێکە گرتوێتێ بەر لە ڕابردووە بە بەردەوامی ئەمە هەبووە و ئەکرێ بە زۆر بە وردی قسە لەسەرم بابەتە بکرێت ئێستا بابەتێکی جیاوازترە قۆناغێکی جیاوازە لە ڕابردوو قەنەعەتیان بە دیبلۆماسیەت هەبوو بۆ لەبەرەوەی پێیان وا بوو دیبلۆماسیەت توانای ئەوەی هەیە کە هێرش نەکرێتە سەریان بە دیبلۆماسیەت تۆ توانی شەڕ لە وڵاتەکەی خۆتا هەڵبگری بۆیە هەمیشە ڕابەری پێشویان کە هاتە سەر تەلەڤیزۆن دووسێ قسەی ئەکرێ ئێمە هێڵی سوورمان هەیە نابێ هێڵە سوورەکانمان ببەزێنرێ وەلەم ئاخیرانەیە ئەوتی دیبلۆماسیەت نە شەریفانەیە نە جوامێرانەیە نە ئازایانەیە بەڵام ئەوە بوو ڕوویدا بەڵام ئێستا شتێک ڕوویداوە لە مێژووە شتیوان نەبوو حاڵەتێکی دەگمەنە یەکگرتنێکی بینی مەیدان و دیبلۆماسیەت ئیتحادێک ڕوویاوە یعنی ئەوەی کە
دیبلۆماسیەت ئەکا هەمان ئەو کەسەیە کە لەسەر پشتی لانچێرەکانە بۆ هەڵدانی موشک ئەوەی کە دیبلۆماسیە دەکا هەمان فەرماندەی سەربازی لەشکری نەسرا کە بە 21 ساڵی ژێنەرال بوو لە ساڵی 1970 کە پێوتێ محەممەد باقری قالیباف ئەوەی کە دیبلۆماسیە دەکە عەبدولناسری همەتیە کە داهێنەری چەمچی ئەدەبیاتی مقاومەیە لە بانقی مرکزی ئەوەی کە دیبلۆماسیە دەکا کۆمەڵی کارکتەرن کە لە ڕابردووە ئەمە ئیعجاببوونی من نییە من ئەمەوێت لە سیاقێکا بتوانم بە تیۆریەکی باش لی تێ بگەم چی گۆڕاوە ئێستا ئەم گۆڕانکاریە ڕوویاوە لە دیبلۆماسیەتی ئێرانی بۆیە ئێستا یەکگرتنێکەیە ینی مەدان و دیبلۆماسیەت یەشیان گرتووە جاوەری کەوتی چی دەبێ لێکەوتەی ئەوە بێ ئەو کەسێک کە دیبلۆماسی دەکا پێویستی بۆ نیە بگەڕێتەوانێ توانای بە هەموو دەسەڵاتێکی هەیە طبعاً بەنسبەت ئەمریکیەکانەوە ئەمە شتێکی زۆر باشە یەکێکە لەو ڕووداوانەی کە لە ڕابردووە بە بەردەوامی دۆناڵد ترامپ بەیود لە نوێنەری ڕووسەکانیش بە محەممەد جاواد زەریفیان وتە بوو تۆ دەسەڵاتی ئەوەت نییە ئەم ڕێکەوتنە بکەیت بگەڕێرەوە بە وڵاتەکەی خۆت پرز بکە مۆڵەت وەربگرە ئەوان درچیان بەم درزە کردبوو درزی ڕابایەتی ئاراستە و بیرکردنەوەی جۆرێکە و ئەوەی کاتۆ دیبلۆماسی دەکات جۆرێکی ئێستا ئەم یەکگرتنە بە نیسبەتی ڕۆژ ئاواوە ینی هەنگاوێک چوونە پێشە لە بەرەوەی ئەو وەفدەی کە هاتووە پێویست بە گەڕاندەوە ناکات بەو جۆرەوە پێویستی بەوە نییە کە میدیاکانی وڵاتەکەی بەو شێوەیە لە پشتەوە خەنجەری لێبنەوە خۆی باسێکە ئاڵێ من دانوستانمە کرد لە جنێڤ بەڵام سەردێری ڕۆژنامەکانی تاران هەمووی جنێ و قسەی ناشرین بوو بۆچی لەگەڵ دیبلۆماتکارێکی ئەمریکا دانیشتو یا بۆچی تەوقەیەکە کردووە یا بۆچی بۆ نمونە میوەر لەگەڵا خواردووە ئێستا ئەمە نەماوە ئەم یەکانگیری بینی ئەم یەکانگیری بینی مەدان و دیبلۆماسیەت کە ڕووی داوە هەنگاوێک چوونە پێشەوەی پرۆسەکەیە لەبەر ئەوەی کە دیبلۆماتیەکە هاتووە لە ئیسلاماباد ئامادەیە قۆناغێکی زۆر باشی بڕیوە وەکە هاتووە نوێنەرایەتی هەموو پێکاتەکانی دەسەڵاتەکە لە ئێرانە ئەمە هەنگاوێکی زۆر پۆزتیڤ و ئیجابیە یارمەتی پرۆسەکایە بۆ چوونە پێشەوە بۆ ڕێکەوتنی ژارمەتی دەرە بۆ ڕێکەوتنی ژارمەتی دەرە سەرنجی بەرزەوەی کە بەرەو ڕێکەوتن بڕۆن بەرەو دەشتنیان جەنگ بەکو شتێکشتەگەرمارە زۆر ئاسانە مامەسا شاری تۆ فاروقانی زۆربەی خەڵک ئەم پرسیارەی هەیە ئەم پرسیارە لە میدیای ئەمریکا نامراوە وەڵامە 1 ملیۆنیەکە ینی جەنگە بێ یا ئاشتیە بێ زانی چۆن چووکە بە تەنیا ئێران یەکلای ناکاتەوە کە جەنگە بێ ئاشتێ بێ و ئەمریکاش بەشدارە وڵاتانی کنداویش بەشدارن و فشارەکانی ئەوروپاش بەشدارەوە لۆبی ئیسرائیلی ئەمە هەمووی ڕۆڵی خۆی ئەجێڕێ ئەمە بە نیسبەتی پرۆسەی دانوستانەوە پرسیارێکی زۆر ئەکرێ کە بۆچی چین یا چین خیانەتی کرد لە ئێران و رووسیا خیانەتی کرد ئەم ئەدەبیاتە ئەدەبیاتی شەڕی ساردە دۆستی استراتیژی و هاوپەیمە بەداخەوە ئەم شتە بۆ ئێمەش بازراوەتەوە باش من لە چەند شوێنی کەش ئەمە متووە پارێژ لە مقابلەیە کاوزەمە لەگەڵ جەنابتە باسیشتی چوامان کردبوو دۆست سەردەمی یەکێتی استراتیژی بەسەر چووە مۆدی نەماوە هەر نەماوە هیچ دەوڵەتێک یەکێتی استراتیژی نییە ئەگەر قرار بوو بێت گەورەترین یەکێتی استراتیژی بینی ئەوروپا و ئەمریکا بوو بێت ئەو ئێستا درزەکانی بینین و ئەو بێڕێزیکردنی دۆناڵد ترامپ بۆ وڵاتانی ناتۆوە بۆ ئەو هاوپەیمانانەی کە ئێمە هەمومان بە چاوی دۆستی استراتیژی سەیرمانەکردن ئەی بینین بەرەوە ئێمە قۆناغێکە پێوتێ قۆناغی گوزار یان قۆناغی تێپەڕ لە قۆناغی تێپەڕ شتێک نامێنێ بە ناوی دۆستی استراتیژی سەردەمی هاوپەیمانەتی ئەوەی کە پێوتێ ئێتلافی کاتی و چین شەریکی 44 تیجاری ئێرانە شەریکی 44 تیجاری ئێرانە ڕاستە بە نیسبەتی ئێرانەوە چین شەریکی یەکەمە بەڵام بە نیسبەتی چینەوە شەریکی 44 لەبەرەوە هیچ کاتێک ئامادە نیە چین قوربانی با بە بەرژەوەندیە گەورەکانی خۆی لە بەرخاتری ئێران ئەمە یەکێکە لە هۆکارەکان هۆکاری دووەمیژەوەیە چینیەکان وەکو ئێمەوان هەمیشە قسەیەکیانەیە دووبارەیەکەنەوە لە ساڵی 2000 کە ڕۆشتی پێدەوتن ئێمەش دۆستی استراتیژین یان شتێکە زۆر وڵاتانە مەزبوونیانەیە یەک قسەیانەیە وەکو خۆ ئێمەوان ئەڵێ 25 ساڵ مۆڵەتمان بنێ ئێمە خۆمان دروستەکەین لە پرۆسەی خۆ دروستکردنین 2025 کە چوونەتەوە بەلای چین هەمان قسەی کردوڵە 25 ساڵ پێویستمان بە مۆڵەتە بۆ لەبەرەوەی چینەکان زۆر باش لەمە تێگەشتون لە قۆناغی گوزارە لە قۆناغی تێپەڕە هیچ کاتێک ئامادەنی قوربانی بە بەرژەوەندەکانی خۆی و دووەم کە لە هەمووی گرنگترە چینەکان هیچ چوارچێوەیەشان نییە بۆ یەکلایکردنەوەی ڕوبەڕووبوونەوەی چەکداری ئەم دەوڵەتە و رووسیاش بە هەمان شێوەیە بواری چێبڕکی خۆیان لە سیستمی نێودەوڵەتیا دیاری کردووە ئەو دەوڵەتانەی ئەو هێزانەی کە لە قۆناغی تێپەڕا بواری ململانێ و چێبڕکی خۆیان لە سیستمی نێودەوڵەتی و سیستمی سیاسیا دیاریەکەن زۆر سەرکەوتووە بن چینیەکان بە بازرگانی دەستیان پێکردووە ڕۆشتن بەرەو پیشەسازی ئێستا بەرەو ئەنتەرنێتی 5G و پلاتفۆرم و ژیری دەستکرد و ئەماڕۆن لە قۆناغی لە قۆناکانە 15 ساڵی ڕابردوو چینیەکان خەریکی کۆپیکردن بوون واتە پلاتفۆرمەکە ئەمریکی بوو چینیەکان هاتن کۆپیان لەسەر کردەوە ئێستا چین لە
ژیری دەستکرد لە ئەتەرنێتی 5G و لە هەموو بوارە تەکنۆلۆژیەکانی کە مرملانەی ئەمریکاکە ئەواتە ئەو بوارەی کە چین دیاری کردو بۆ چێبەرچێکردن بواری پیشەسازی و ئابوووریە بە هیچ بواری سەربازی نیە ڕاستە بودجەیەکی گەورەی سەربازی ئامادە کردو ئەو ئەزانێ ئاستی یەکەمی مرملانەی چین ئەمریکا چینە لەبەر ئەوە پێشی وایە ئەبێ لە قۆناغێکە و لە مستەوایەکە بتوانێت خۆی ئامادەکە بەڵام ئامادە نیە قوربانی بدا بە بەرژەوەندەکانی خۆی بە نیسبەتی چینەوانێ بە نیسبەتی ڕووسەکانەوانێ ڕووسەکانیش بواری مرملانی خۆیان دیاری کردووە لە کۆمەلگای نێودەوڵەتیە ڕووسەکان بواری مرملانەکەی خۆیان لەسەر ئاسایشی وزە و استراتیژی یەکسانەوەی کە بەقەی تۆ توانای وێرانکردنی دنیام هەیە وەکو چەکی ئەتۆمی بۆیە ئێمە بینیمان لە شەڕی ئۆکراین ئەوەی کە ئەوروپیەکان لە ئەوەی کە ئەمریکا لێ ئەتەرسا ئەوە بوو کە رووسیا ڕۆڵ نەجیێڕێ لە ئاسایشی وزەیە بۆیە پێویستی بەوە بوو بڕاتەوە سنوورەکانی خۆی ئێمە لە قەیرانی ئابوووریەکەی کوردستانە تەنها دەوڵەتێک کە ئامادەیتیا بوو بێوە بەرهێنام بکەوە لە پرۆژەی کڕینەوەی بۆری هێڵی کوردستانە پارەیەکی زۆر زیاتری لە دەوڵەتە ئەوروپیەکانیش پێ بە ڕووسەکان بوون بۆ لەبەرەوەی رووسیا بواری چێبڕچێ و مرملانەی خۆی دیاری کردووە ئەو دەوڵەتەی دیاری ئەکا سەرکەوتووە بێ لە قۆناغی دانوستانەکانی ئێران و وڵاتانی پێنجکۆیەکە تەنها دەوڵەتێک کە ناڕازی بوو لەوەی کە ئێران کارگەی پیتاندنی یۆرانیۆمی هەبێ رووسیا بوو بۆ لەبەرەوەی رووسیا بواری ئاسایشی وزە بەی خۆی زانێ ئێستش کە ڕووسەکان هاتوون ئەڵێ ئێمە ئامادەی ئەو مانتیایە ئەو 400 کیلۆمان بۆ بگوازنەوانێ ئێمە لانسێنسیانەینێ لانسێنس بریتە لەو چوارچێوەیە کە بە سوتەمەنی یۆرانیۆمی ئیشەکە بۆ وێزگەکانی بەرهێنانی کارەبا لە بوشێر چونکە ڕووسەکان قەت حەز ناکەن کە ئێرانەکان خۆیان توانای دروستکردنی لانسێنسی ئەتۆمیانە بێت سوپاس دەکەم کاکتۆرەکە شتێکت نایە بەختی لەسەر ئەوەی ئێمە لە بەردەم ئەگەر هەڵگیرسانەوەی جەنگداین یاخود بەرە و ئاسایی بوونەوە یاخود کاریگەریشی لەسەر ئەگەر ڕێکەوتنی بگیر کاریگەری لەسەر کۆی ناوچەکە بێگومان هەموو گەرەکان کراون دوجار ئەمە دانوستانەکە لە دوای جەنگ هاتووە بەڵام لێسا چاوەکان لەسەرەوەی کە هەوڵەکانی دانوستان بەرەو پێشەوە بڕوە و وڵاتان بەجددی لە سەخت و نێوەنگیریەکەن ئەو بە تایبەتی پاکستان لە دوای پاکستانیشەوە تورکیا هەیە بابرین میسرەکان هەن و بابڵێن ئەوانە دیگە تەنانە بۆ منە چینەکان داوای ئەواکەن کە گەروی هورمز بکرێتەوە گەرو چۆن نەکرێتەوە بێ بگەم بەڕێکەوتنی ئەوجا گەروی هورمز ئەکرێتەوە وڵاتانی ئەوروپی هەموو ئەڵم بە شێوەیەکی ئاشتیانە و بە پێ بگەم بە چارەسەر بۆی گەروی هورمز بکرێت دواتە هەموو چاوەکان لەسەرێکی ئێستا بەرەو ڕێکەوتن هەنگاو بنێن و ئەم وەفدەش کە با بڵین پاکستانەکان لەسەر ختم وەفدی هەدوو لە نامەگۆڕنەوەی ئەگەر هەیە جارێکە دابنیشتنەوە بۆ ئەوەی کە ینی ئاماژەی ئەرێنی هەیە ئەو بڕۆن کە بەرەو پێشەوە هەنگاو بنن بەڵام ڕێکەوتنێکی گشتگیری فراوان کە ئەمریکا پێی رازیەوە ئێرانیش جێیت محیبێ کاری ئەوێ و دانوستانی کاتیێ و بێگومان کاتی ئەوێ بۆیە ینی لێسا چاوەکان لەسەرەوەی کە هەردوو لای شەڕ بەرە و هەنگاو بنێن بەرە و لێگریزیگرنی زیاتر و بەرە و لێکتێگەشتنی زیاتووە لە ئایندەیە بۆ ئەوەی کە بگەن بە ڕێکەوتن باشە ماوستا بەپختی لەسەر کوریای باکوور هیچ ڕۆڵێکی لەو معادلەیە و پێشتر باسمان کرد لە پەیوەست بە موشکی بالستی بەرنامەی ئەتۆمی ئێرانی بازوکە هەماهەنگیە بوو بێ پێشتر ئێستا هیچ ڕۆڵێکی لە ئێستا ئەمریکێکە دیسان لە مفارەقەکان کە سەرۆکی کوریای باکوورە لە من ئامادەم ناو پشتیوانی بکەم و لۆری ئاشتی بشێڕم بەڵام بڵێ کۆریای باکوور پێویستی بە ئێران بۆ ئێرانش لە ڕابردووە پێویستی بۆ هەبووە هەم بۆ بەرنامەی موشەکی چکە یەشێک لەو هۆکارانی کە وای کرد سیستەمی موشکی ئێران گەشە بکە ئەو بوو بەشێک لەو تەکنۆلۆژیای رووسیا هێنا ناوەکانی گۆڕی پەرەی پێدا بەڵام لێەوە هێنای لەبەرەوە لە ئێستا نەوەڵا کۆریای سەسەریان سوکە بۆ خۆیان دانیشتون خەریکی ژیانی خۆیانە بەڵێ سوپاسان دەکەم مامۆستا هۆشیار ومەرعەلی دکتۆر فارغ محەممەد و کاتکەتەوە ئەمە سوپاسیان بەدەبوونتان دەکەین مادومان کردن زۆر سوپاسان دەکەین سەلام سوپاس بە بینەرانی بەڕای سوپاس باوکارانم خواتان لەگەڵ